ئەو کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین لە چاڵەچێکی تر لە چاڵەچەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. ئەم شەو لە چاڵەچێکی تری کەموێنەدا کە خولێکی تایبەتی ئۆنلاینە سەبارەت بە بابەتێکی گرنگی تایبەت بۆ زۆر لە توێژەران لە مامۆستایانی زانکۆ لە دەرچوانی زانکۆ کە ئەویش وەکو ڕێبەرێکە بۆ توێژینەوە یان گایدێکە بۆ توێژینەوە لە بوارێکی تایبەت هەوڵ دەدەین زۆربەی بوارەکان بخەینە بەرتیشت، بەڵام ئەم دوو شەوەی کە تەرخان کراوە بۆ بابەتی توێژینەوە لە بواری ئەپلاید لینگویستیکس واتە زمانەوانی کارەچی یان زۆر جار بە تیسۆڵ یان تەفڵ یان ELT واتە وتنەوەی ئینگلیزی بۆ ئاخێوەرانی زمانی تر یان وەکو زمانی بێگانە یان هەروتنەوەی زمانی ئینگلیزی چونکە وەک دەزانن هەر بوارێک ڕەنگە ڕێو شوێنی تایبەت بەخۆی هەبێ ڕەنگە تایبەتمەندی خۆی هەیە لە چۆنیەتی ئامادەکردن و کۆکردنەوەی داتا و دواتر نووسینی تێزەکان یان نامەکانی ماستەر و دکتۆرا یان توێژینەوەی ئەکادیمی. بۆیە پێمان وا بوو ناوە کەسێکی پسپۆر لە بوارێکی دیاریکرا و تیشک بخاتە سەر لایەنەکانی توێژینەوە هەر لە سەرەتایی ناونیشانەوە تاکو چۆنێتی کۆکردنەوەی داتا و سامپڵەکان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیان و چۆنێتی شیکردنەوە ئەو ئەمرازانەی کە بەکار دەهێنرێ. ئێمە وەک دەزانن لە چاڵەکیەکانمان هەوڵ دەدەین کەسایەتیەک بدۆزینەوە کە بگونجێ لەگەڵ با بڵێن ناوەڕۆکی بابەتەکە یان ئەزمون و شارەزایی هەبێ لەم بوارەی کە ئێمە هەڵمان بژاردووە بۆ ئەم هەفتەیە کە بابەتەکەمان تایبەتە بە ڕێبەرێک بۆ توێژینەوە لە زمانەوانی کارەچی یان A Guide to Research in Applied Linguistics بە شێوەیەکی گشتی دوای ڕاوێژکردن گەیشتینەوەی کە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر کاک دکتۆر زانە مححمود حەسەن هەڵبژێرین بۆی ئەو دوو ڕۆژە لەگەڵمان بێ بە سوپاسەوە هەم تەرخانکردنی کاتی و هەمیش ئامادەکاریەکان دەزانین کاتێکی زۆری دەوێت بۆ ئەوی خزمەت بە چینێکی پێگەیشتو و تێگەیشتو وەک ئێوەی بەڕێز بکە. بەڕێزان کاک دکتۆر زانە لە ساڵی 1986 لە سلێمانی لەدایک بووە، بڕوانامەی بەکەلۆریوسی لە بەشی ئینگلیزی لە زانکۆی سلێمانی لە ساڵی 2008 وەرگرتووە کە قوتابی و دەرچووی یەکەم بووە لەسەر پۆلەکەی خۆی یان لەسەر گروپی ئەو دەرچوانەی ئەو ساڵە. دواتر بە سکۆلەرشیپێک چۆتە زانکۆی هودسفیلد لە بریتانیا کە بە دیستینکشن ماستەرەکەی تەواو کردووە MANT سۆڵ لە بواری وتنەوەی زمانی ئینگلیزی وەکو زمانی دووەم یان وەکو قسەکەرانی زمانی تر. دواتریش دکتۆرای وەرگرتووە لە بواری زمانەوانی کارەچی لەو زانکۆیانە. ئێستاش ئەندامی ستافی وانەوتنەوەیە لە بەشی زمانی ئینگلیزی لە کۆلیژی زمان هەر لە زانکۆی سلێمانی. لە ئێستاشدا خۆی بەڕێوبەری سنتەری زمان و کللتوریە لە زانکۆی سلێمانی. کاک دکتۆر زانە تا ئێستا جگە لە نامە ماستەر و دکتۆرایەکەی حوت توێژینەوەی تری بڵاو کراوەتەوە بۆیە پلەی زانستی بەرز کراوەتەوە بۆ پرۆفسۆری یاریدەدەر. لەو توێژینەوانە چواریان لە گۆڤارە نێودەوڵەتیەکانن لە دەرەوەی وڵات و سێشیان لە گۆڤارە لۆکاڵیەکان ناوخۆیەکانن و دڵنیام ئێستا پرۆژەی توێژینەوەی تریشی لەبەردەستە و تەنانەت سەرپەرشتی قوتابی ماستەر و دکتۆراشی هەیە جگە لەوانەوتنەوە لە قۆناغی بەکەلۆریۆس لە قۆناغی ماستەر و دکتۆراش وانەی وتۆتەوە و شارەزایی هەیە لەم بوارەدا.
سەبارەت بە احتیمامات و ئینترستی دکتۆر لە ریسەرچ چەند تەوەرێکە بە شێوەیەکی گشتی ئەپلاید لینگویستیکس واتە زمانەوانی کارەچی مەتیریەل ئێڤالویشن با بڵێن هەڵسەنگاندنی بابەت و پرۆگرام language acquisition وەرگرتنی زمان و فێربوونی زمان language and identity زمان و ناسنامە language teaching وتنەوەی زمان بە شێوەیەکی گشتی ئەوانە کەمێکن لە سیڤە دەوڵەمەندەکەی کاک دکتۆر زانا کە ئێمە عادەتەن بە کورتی نەفەرەکە دەناسێنین دڵنیام لە ماوەی ئەو دوو ڕۆژەی کە لەگەڵمان دەبن زیاتر ئاشنا دەبن بە توانەکان و لێهاتووی دکتۆر زانا بە تایبەتی لەم بوارەدا سوپاسی دەکەین پێشوەختە بۆ تەرخانکردنی ئەو کاتە و هەروە خۆماندووکردنی بە ئامادەکاریەکانی بەڕێزان گوتمان خولەکە دوو ڕۆژە بە شێوەی ئۆنلاینە ئەم شەو سبەی شەویش لە هەمان کات دەست پێ دەکەین لە سعات 9 دەست پێ دەکەین تاکو سعات 2:30 هەر بۆ زانیاریتان هەموو چاڵاکیەکە بە تەواوی تۆمار دەکرێت هەردوو ڕۆژی بە تەواوی تۆمار دەکرێت و دوای دەخرێتەوە بەردەستی ئێوەی بەڕێز ئەگەر بەشێکتان لە دەست چوو دەتوانن دواتر سەیری بکەنەوە یان ئەگەر نەتانتوانی ئامادە بن دەکرێت دواتر سەیری بکەنەوە هەروەها لە یوتیوبیش بڵاوی دەکەینەوە ئێستاش هەر بۆ زانیاریتان بۆ ئانەی کێشەی هاتنە ناو زوومیان هەیە تا ئێستا 107 کەس لەسەر خەتن لەگەڵمان لە فەیسبوکی ئەکادیمیاش بەڕاستەوخۆ بە زیندیتی دەگوازرێتەوە بەڕێزان ئەوەی ناوی خۆی نووسە پێویست ناکە دووبارە ناوی بنووسێتەوە ئەوەی ناوی نەنووسە ناوە لە ناو چات بۆکسەکە لینکی فۆرمەکە دادنێن دەتوانن بە ئاسانی فۆرمەکە پڕ بکەنەوە چەند پرسیارێکە ئەگەر هەر نەتوانی لە دواترێ دیسان دایدنێنەوە ئەمە کێشەمان نییە لە ناو تۆمارکردن گرنگەوەیە زۆرترین سوود بگەێنێن عادەتەن چاڵەکیەکان 90 خولەکن لەو 90 خولەکە ئێمە 45 بۆ 50 خولەک سەرەتا قسەکەری سەرەکی قسە دەکات دوایی پرسیار و وەڵامەکان دەکەین بەڵام ئەوە دەخەمە بەردەستی کاکتۆزانە خۆی بڕیار بدا ئایا دەکرێت پرسیارەکان ئەو کاتە وەربگیری یان چاوەڕێ بکەن شتەکان تەواو بکە ئەو جەدوایی باس لۆ بکە بەڕێزان بەرنامەکەمان کردوتە دوو بەش لە ڕۆژی یەکەم باسی چەند بابەتێک دەکرێت ئەگەر پرسیاریشتان کرد هەوڵ بدەن پرسیارەکانتان لەو تەوەرانە بێت کە بۆ ئەم ڕۆدانراوە چکە بەیانیشمان هەیە ڕۆژی دووەممان هەیە لە ڕۆژی دووەمیش لە فۆرمەکە فۆرمی با بڵێن خۆتۆمارکردن بابەتەکان نووسرا بوون لەوێن دەرێ باسی چی دەکەین بۆیە باپەلە نەکەین چاوەڕێ بکەین بزانین کاکتۆرزانە بەپێی بەرنامەکەی خۆی ئەمڕۆ چەندی داناوە باز بکات دوایی پرسیارەکان تایبەت بن بەو بەشە بەیانیش کە بەشی دووەم پێشکەش کرا دەکرێت پرسیارەکان گشتی تر بن لەسەر تەواوی توێژنەوەی زانستی بە گشتی بە تایبەتیش لە بواری ئەپلاید لینگویستیکس یان لە بواری زمانەوانی کارەچی زۆر سپاس دووبارە بۆ کاکتۆرزانە بۆ بەڕێزان لە ئەکادیمیای مێگاماین بۆ ئامادەکاریەکان سپاس بۆ ئەوەی بەشدار بووش ئێستا 111 کەس 112 کەس لەسەر خەتە لەگەڵمان لە زوومەکە دڵنیام ئەو ژمارەیە ڕەنگە زیاتریش بێ ئەمە کێشەمان نییە لە ژمارەکە وەکو گوتیشمان ڕەنگە هەندێک درەنگ بێ هەندێک زوو بڕوە بۆیە بە تەواوی تۆمار دەکرێت کاک دکتۆرزانە ئەگەر گوێت لێمانە بکەوە جەنابەت ئێستا کۆهۆستی دەتوانی دەست پێ بکەی بە بابەتی ڕۆژی یەکەم لای من سعات 9 دقەیە ئەگەر بتانی سعات 10 دقە یان 5 دقە قسە بکەیت دوای پرسیار وەڵامەکان یان هەر شێوەیەک کە خۆت پێت باشە بفەرمو کاکتۆرزانە زۆر سپاس کاکتۆرگیانی و گوتانە دەنگی منە بەڵێ دەنگ زۆر باشە کاکتۆرزان زۆر سپاس کاکتۆرگیان سەرەتا زۆر سپاسی کاکتۆر ئێمدا دەکەین بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ دامەزراوەی مێگامایند بۆ ئەم دەرفەتە کە ڕەخساندی ڕاستی من لە نزیکەوە کاکتۆر ئاگادارە کە ینی بە یەکێک لەوانەیە کە بە لیدەری ئەزانین لە اختصاسەکەی خۆی و لە بوارەکەی خۆیان شانازیەکەین کە کاکتۆر ئیمداد توانایەکی زۆر باشی و ڕۆژانەیە ئەمە لێوی فێرە بین ئەو هەر ئەم دەست پێشخەریانەشی خۆی شاهدی ئەو بابەتەن لەبەرەوە ینی من حەز ناکەم لەوە زیاتر ئەوەی بکەم بەڵام وەسفی بکەم بەڵام بەڕاستی ئەم
نەوە سیمینارە و ئەم بەدووادا چوون وانە خۆی بۆ خۆی جێگای پێزانینە و دامەزراوەی مێگاماین جێدەستی دیارە زۆر سوپاسیانەکەم بۆ ئەم دەرفەتە. بەڕێزان وەک کاکتۆر ئاماژەی پێکردن حەز ناکەم ئەوانە دووبارەکەم و کە کاکتۆر فەرمووی لەم دوو ڕۆژەیە ئەم وەکو خولێک ئێمە هەوڵەدەین بتوانین باسی بابەتێک بکەین کە بەڕاستی بابەتێکە لە ئێستا زۆر شایعا بڵێن زۆر باوە من هەوڵەدەم لە شەرحەکە زیاتر سلایدەکان هەمووی ئینگلیزیەوە خۆتان بینیتان بەڵام شەرحەکە هەوڵەدەین بە کوردی بێچکە ڕاستی هەدەفمان گەیاندنی پەیامەکەیە وەک لەوەی کە بڵێن لایەنە ئینگلیزیەکەی لەبەرەوە هەوڵدەین بە تێکەڵی شەرحی بکەین بەنسبەت پرسیارەکان و کارکتۆرگیان منیشەوەم پێ باشەکە لە کۆتاییە بێت بۆی کە مەسیجەکە بگات ئینشەڵا هەتا بکرێت ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکەوتەوەری ئەمڕۆوە هەبێ هاوکارە بین لە وەڵامدانەوە بە پێوەی کە زانیاریمان هەبێ بۆ سبینش چەندتەوەرێکی ترمان هەیە. بەڕێزان زمانەوانی کارێکی مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە بڵێن بەراورد بە بابەتەکانی تری بڵێن توێژینەوە بوارێکی تازەشە لە توێژینەوەی زمانەوانیە بەتایبەتی لە کوردستانی خۆمان لە منتیقی خۆمان کە بەڕاستی تازە و چەند ساڵێکە خەریکین شارەزایی لەو بوارانە پێیا ئەەکەین پێم خۆشە ئەمە بە دەرفەتێک بزانین کە ئێمە دڵنیام ئەوەی کە باسی یەکەم بەشێکی باشی توێژەران پێی ئاشنان ئۆڵڕێدی بەڵام هیچ نەبێت بێت بە دەرفەتێک بۆ بیرخستنەوە یان وروشاندنی کۆمەڵێک پرسیار لای بەڕێزان کە هەوڵدەین دایرێکشنی ئەو ڕێسێرچانەی کە ئێمە ئەیکەین تەنها لە سنووری کوردستانە نەوەستێ ئێمە احتیمام بەوە بین کە ببین بە ئینتەرناشناڵ ریسێرچەر ببین بە ئیندیپندنت ریسێرچەر ببین بە ئەوەی کە سایتیشنمان لێ بکرێت کە بتوانین خەڵک بڵێن توێژەری تر ئیسپادە لە توێژینەوەکەمان بکە. لەم دوو ڕۆژەیە بەڕێزان ئێمە تەرکیزە خینە سەر هەنێک خاڵ کە لە ئەم ئاوتلاینە بەڕێستانی بینن لە ڕۆژی یەکەمە ئێستا باسی سروشتی توێژینەوە لە بواری زمانەوانی کارێکی ELTT سۆڵ تێفڵ ئەەکەین ئەوکو خاڵی یەکەم دوای ئەوە باسی تۆپیک چۆن بڵێن بابەت دروست دەکرێ پرسیاری توێژینەوە چییە گریمانەکانی چۆن ئەکرێت لە بواری زمانەوانی کارێکیە بەڕێزان ئێمە تەنها تەرکیزمان لەسەر ئەم بوارەیە چەند ڕیسەرچ استراتیجیەکەی کە زۆر گرنگە ئاگامان لێ بێ زۆر شایعن بڵێن لە دنیاە هەموو توێژەرەکان بە دوای ئەم ریسەرچ استراتیژیانە ئەڕۆن لەبەرەوە ئەوانە باسەکەین لە سبەینە ئینشاءڵڵا لە دەرفەتێکی ترا باسی وەرگرتنی سامپڵ و پۆپولیشن ئەوەی کە ئەمانەوە بڵێن داتای لێوەرگرین چۆنی ئەکرێ چۆن داتا کۆکرێتەوە چۆن ئەنەلایز ئەکرێ هەروها چۆن بتوانین دەرئەنجام دەرگیری بکەین و بتوانین باسی ئەو دەرئەنجامانە بکەین لەسەر وانەوتنەوە. یەکێک لەو شتانی کە زمانەوانی کارێکی جیاکاتەوە لە فێڵدەکانی تر بەڕێزانەوەیە کە ئەمە بەڕاستی لەسەر بنیاتی کێشەیە یعنی ئەمە ئەم ڕیسێرچی کە لە بواری زمانەوانی کارێکی ئاکرێ هەمویان پرۆبلم بیست ریسێرچن ینی لەسەر ئەساسی کێشە ینی شتێک هەیە کێشەیەک هەیە لە ڕیڵ وەڵدا ئێمە ئەمانەوێ لانیکەم پێشنیاری چارەسەری بۆ بکەین نەک چارەسەریشی بۆ دۆزینەوە پێشنیاری چارەسەری بۆ بکەین بۆی دەستکەین بە تەوەرەکان بەڕێزان یەکەم شدەوەیە کە گرنگە بزانین توێژینەوە لە بواری زمانەوانی کارێکیە چییە ینی چ جۆرە توێژینەوەیەکە بەڕاستی توێژینەوە ریسێرچ ئەوەی کە جایەکاتەوە لە هەر بوارێکی تری نووسین ئەوەیە کە سیستەماتیکە ینی ریسێرچ هەر بەعام توێژینەوە بێ سیستەماتیک بێ نابێ شتێکی عەشوایی بێ نابێ شتێکی ڕێک نەخراو بێ لەبەرەوە زۆر زەرورە کە شتێکی سیستەماتیک بێ لە زمانەوانی کارێکیشە هەمان شتە ئێمە ئەڵێن سیستەماتیک پرۆسس ئۆف ئینکوایری پرۆسەیەکی بڵێن لێکۆڵینەوەی سیستەماتیکیە کە سێ ئلیمنت سێ خاڵ پێویستە هەبێت لە زمانەوانی لە توێژینەوەی زمانەوانی کارێکیە یەکێک لەوانە پرسیارە ئەبێ پرسیارێکمان هەبێ ئێمە بە دوای شتێک ئاگەڕین شتێک لە مێشکمانایە مانەوێ بڵێن مانەوێ لێکۆڵینەوەی لەسەرکەین ئەمە یەک دوو یان کێشەیەکمان هەیە
پرسیارێک هەیە یان کێشەیەک هەیە یان گریمانەیەک هەیە ئەکرێ دوان لەم سیانە هەبێ ئەکرێ دانەیەک لەم سیانە هەبێ ئەکرێ هەرسێکیان هەبێ زۆر ئاساییە بەڵام بلدین بلۆک ینی ئەوەی کە ریسێرچ دروست ئەکا لە بواری بڵین زمانەوانی کارێکیە پرسیارە کێشەیە گریمانەیە لە مشکی ریسێرچەرە ئەبێ ئەمە هەبێ وەکو تریگەرین پۆینت وەکوەوەی کە دەست پێ بکەیت ئەبێ یەکێک لەمانە هەبێ پاشان ئێمە چیمان هەیە داتا کۆمەڵێک داتامان هەیە پاشان ئەبێ چی بکەین ئەبێ ئەو داتایانە شیکار بکەین و هەروەها شەرحی بکەین ینی تێگەیشتنی خۆمان وەکو توێژەر بۆ ئەو داتایە چییە لەبەرەوە ئەم سێ ئەمانە سێ بڵین شتی ئەساسین کە لە ریسێرچی زمانەوانی کارێکیە ئەبێ هەبن بەڕێزان یەکێک لە شتانی کە بیسیک ریسێرچ جیاکاتەوە لە ئەپلاید ئەوەیە کە بیسیک ریسێرچ بۆچی ئەکرێ ریسێرچی ئاعتیادی بۆچی ئەکرێ ئەکواری نۆڵج فۆر دە سێک ئۆف نۆڵج ئێمە زانست بەدەستەخین لەبەر خاتری زانست ینی زانست خزمەتی زانستەکە ئەمە یەکێکە لەوانەی کە لە ریسێرچی ئاعتیادی لە هەموو فیڵدەکە هەمانە یەکێکی تر لە هەدەفانەی کە هەمانە ئێمە لە بواری توێژینەوەیە ئەوەیە کە ئەمانەوێ زیاتر لە دەوروبەرمان تێ بکەین لە جیهانی دەوروبەرمان تێ بکەین لەوە تێبگەین کە بزانین دەوروبەرمان چی ئەگوزارێ ئەمە دوو خاڵی ئەساسین لە هەموو توێژینەوەیەکە کە هەمانە بەڵام لە ئەپلایدا تقریبان تۆزێک فۆکەسەکەمان جیاوازە بێ فەرقی هەیە ئێمە پێویستمان بە چییە لێرە وەکووتمان ئێمە deals with human societal problems ینی لەسەر ئەساسی کێشەیەک هەیە لە مجتمع ئەمانەوێت چی بکەین ئەمانەوێت in hope of finding solutions ئەمانەوێت چارەسەرێکی بۆ بدۆزینەوە یان لانیکەم پێشنیاری چارەسەرێکی بۆ بکەین لەبەرەوە زۆر گرنگە ئەم خاڵە لەبیر بەڕێزان توێژەران هەبێت کە applied linguistics research ناکرێ بەبێ کێشە ناکرێ بەبێ پرسیار ناکرێ بەبێ گریمانە یعنی بێ ئەمانە هەبن ئێمە زیاتر لە ئەپلایدا نامانەوێت تیریەک دروستکەین بەڕاستی ینی هەدەفی ئەپلاید ریسێرچ ئەوە نییە پۆستولیتی تیریەک بکە ینی تیۆریەک ئێمە بدۆزینەوە بەڵکومانەوێت زیاتر چەند وەڵامێک بۆ پرسیارانی کە هەمانە لە کاتێکی دیاریکراوە لە شوێنێکی دیاریکراوە لە سیاقێکی دیاریکراوە بدۆزینەوە وەکوتم ئەگەر چارەسەریش نەبێ ینی هەوڵ بدرێبەوەی لانیکەم پێشنیاری چارەسەرێک بکرێت ئەمە جیاوازی نێوان ریسێرچی ئاعتیادی و بڵین هەموو جۆرە ریسێرچەکانی تر و ئەپلایدا چەند بنەمایەکمان هەیە لە ریسێرچە زۆر گرنگە کە ئەڵێم ریسێرچ بەڕێزان لەمە دووە باسی زمانەوانی کارێکیەکەین ئێمە زۆر گرنگە کە چەند تێستێک لە ژێر چەند تێستێک دەربچێت ئەو تێستانەی کە لە توێژینەوە هەمانە بڵین زۆر گرنگە تێستمان هەیە ڤالیدیتی تا چەند ئەم ریسێرچە ڤالیدا ینی بڵێن باوەڕ پێکراوە ڕیلایە بڵە پێش بێ بەسراوە مەبەستمان چیە لە ڤالیدیتی لە ریسێرچی ئەپلایدا ریسێرچ ئەبێ ئەو شتە بڵێن بۆ شتێک کە دانراوە بە سەرکەوتووی بتوانێت بڵێن مێژەری بکە success of measuring what was planned or to measure ینی گرنگە کە ریسێرچێک کە پێڵێن ڤالیدە ئەم ریسێرچە ئەوەیە کە بە پێ ریسێرچەکە دانراوە کە لە کێشەیەک بکۆڵێتەوە فعلەن توانیوێتی بەباشی لە سپێکترۆمی جیاوازەوە ئەو کێشە بخاتە ڕوو و کێشەکە دەربخات بەڕێزان یەکەم هەنگاوی ریسێرچ بەڕاستی دەرخستنی کێشەکەیە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە زۆر عەوداڵی ئەوە نەبین کە خێرا ڕاکەین بۆ ئەوەی کە بڵێن وەڵاممان دەستکەوێ بەڵکو کێشەکە دەرخێن ڕێلایەبڵیتی چییە پشت پێ بەستن ڕێلایەبڵیتی ئەوەیە کە ئەم ریسێرچە ئەتوانێت دووبارە بکرێتەوە ئایا ئەگەر کەسێک هات لە بری ئێمەمان ریسێرچەی کردەوە بەو شێوازی کە ئێمە ویستمان کە بەو ڕێگانی توێژینەوە کە ئێمە کردمان ئایا ئەگاتەوە هەمان دەرەنجام ینی قابلی دووبارەکردنەوەی ئەم ریسێرچە ئەگەر ئەم ریسێرچە ئەم خاڵێتیا بوو ئەوە یەکێکە لە خاڵە زۆر بەهێزەکان کە ڤالیدیتی و ڕێلایەبڵیتیە خاڵێکی تر کە بەڕاستی نونان زۆر گرنگی پێداوای پەبلیش بەڕێزان نەمێت زۆر تەرکیز لەسەر ئەم خاڵە بکەم ریسێرچێک بە قابلی بڵاوکردنەوە بێ ینی بڵاوکردنەوە بێت تو مەکرد پەبلیک بتوانێ خەڵک ئیسفادەی لێ بکە ینی یەکێک لە خوشتانی کە ئەمەوێت لە مەسیجی ئەم دوو ڕۆژە تکامنەوە لە توێژەران ئەوەیە کە واز لە
بۆ چوونە بێنن کە ئێمە تەنها توێژینەوە ئەکەین بۆ ئەوەی کە بڵین تەنها لەبەر خاتری ژمارە توێژینەوەکانمان زیادکەین نەخێر ئێمەمانەوێ شێری نۆڵج بکەین لەگەڵ عالەما لەگەڵ دنیای دەوروبەرمانە لێیان فێربین ئەوان لە ئێمە فێربن لە ڕێگەی ریسێرچەکانی ئێمەوە سایتێشنمان زیادە بێ خەڵک لە بڵین لە توێژینەوەی ترا بەکارمان هێنێ توێژەرەکانی تر ئیتیمامان پێدەن ئەمانە زۆر گرنگە زۆر گرنگە ئێمە لە سەرەتای توێژینەوەکانەوە بیرمان لەوە بێ کە ئەم ریسێرچە ئەم توێژینەوەمان بۆ ئەوەیە کە بڵاو بکرێتەوە و خەڵک سوودی لێ ببینێ. کۆمەڵێک پارەدایممان هەیە بەڕێزان پارەدایم وەکو چۆن بڵێ چوارچێوە نازانم بە کوردێکی بستە بە چوارچێوە ئەبێ یان نا بەڵام چەند چوارچێوەیەکی فەلسەفیە زیاتر لە ڕسەرچی ئەپلایدا زۆر زەرورە ئاگامان لێبێ بەڕێزان ئەم ڕسەرچ پارەدایمە بزەبت نیمانە لە ناو توێژینەوە وەکو سێکشنێک بەڵام زۆر گرنگە ئاگامان لێبێ کە ئێمە وەکو توێژەر کۆمەڵێک بیر بۆ چوونمان هەیە کۆمەڵێک بلیف سیستم کۆمەڵێک وڵد ڤیو بۆ چوونمان هەیە کۆمەڵێک فرێموەرکمان هەیە کۆمەڵێک گایدمان هەیە کۆمەڵێک شتمان هەیە تایبەتە بە خۆمان وەک توێژەر ئەمانە لە مشکی خۆمان ئەمانە شتی هێزرین ئەمانە شتێکن کە ئێمە بڵین لە ژیانی ڕۆژانەمانە پشتی پێبەسین بۆی حکومدان بۆی جەجمنتمان هەبێ لەسەر شتەکان لەبەرەوە وەکو فیلۆسۆفیکەڵ پەرسپێکتیڤێک پارەدایم چییە؟ پارەدایم بزانین بۆ نمونە یەکێک لەو شتانە ئەوەیە کە ئێمە ئێمە چۆن واقع بینن ڕیاڵەتی لا ئێمە مانای چییە؟ باشە ئێمە پێویستمان بۆیە کە ئایا ئێمە وەکو خۆمان وەکو مرکزی بڵێن یونیڤرس ئەزانین ئایا ئێمە تەنیا شخصین کە شتەکان ئەزانین یا ئێمە بەشێک لە شتەکان ئەزانین یا ئێمە ئەتوانین تەویلات و تەحلیلات بۆ ئەو شتانەی دەوروبەرمان بکەین ئایا ئێمە توانای بڵین مبەڕر هێنانەوە و هەنجت هێنانەوەمان هەیە بۆ کۆمەڵێک شت لە دەوروبەرمانە ئەمانە هەمووی کۆمەڵێک شتن کە بەڕاستی مهمە ڕیسێرچەر لە مشکی خۆیان هەبێت ئەمانە هەمووی هاوکاری دەکا بۆی کە بکەویتە سەر تراکێک کە تۆ جیا بکاتەوە لە ڕیسێرچەرێکی هاوڕێت لەبەرەوەی بواری ئەپلاید بەرەزان بوارێکی گشتگیرە ئەکرێت دوو ڕیسێرچەر زۆر بەسەرکەوتووی هەرێکیان لە فیلدێکە مختص بن هەر لە ناو ئەپلایدا لەبەرەوەی بیر و بۆچوونیان بەرامبەر شتەکان جیاوازە هەر کەس کێشەکە بە جۆرێکە بینێ هەر کەسێک بڵین مبەڕری بۆ حەلەکەی بە شێوەیەکە هەر کەسێک حەلێکی پێشنیازکراوی هەیە و هەمووشیان هەر ڕاستن و هەر جەستیفایدن و هەر قابلی گوێلێگرتنن لەبەرەوە لە بواری ئەپلایدا ئێمە بەڕێزان چوار بۆ چوونمان هەیە و لە زۆربەی بوارەکانی تریشە هەر ئەمانە هەن بەڵام ویستم زۆر بە کورتی بەداخەوە هەنێک لە توێژەرەکانمان ئاگایان لەم پارادایمانە نیە لەبەرەوە زۆر جار تێکەڵەکەن لە بینی کۆمەڵێک هینا کە پرسیاران لەیەکەی تۆ ڤیو چییە بۆ چۆنت چیە بەرامبەر توێژینەوە چۆن بۆ نمونە ئەو واقعات بینیوە چۆن ویستوتە جەستیفیکیشنی بۆ بینیتەوە زیاتر لەوەیە تۆزێک ئەوەستن یعنی ئێمە لە بواری توێژینەوەیە پۆزیتیڤیزممان هەیە وەک ئایدۆلۆژیەک وەکو ئایدەیەک وەکو پارادایمێک بڵێن ئەفوو پۆست پۆزیتیڤیزممان هەیە ئینتەرپرێتیڤیزممان هەیە کریتیکەڵ پارادایمیشمان هەیە چواردانە کە من بە کورتی ئەمەوێ زۆر بە کوردی و کورتی ئاشنای بکەم بە ئێوەی بەڕێزان ئەوەی کە گوێی لێمانە یا دواتر گوێی لێمانە بێ بەڕێزان ئەکرێ فۆڵۆوەری یەکێک لەمانە بین وەکرێ زۆر ئاسانیشە باوەڕمان بەدوانیان هەبێ سیانیان هەبێ زۆر ئاساییە بەڵام گرنگەوەی خۆمان بناسین ئەوانەی کە باوەڕیان بە پۆزیتیڤیزم هەیە بەڕێزانەمە زیاتر بۆ چونێکی زانستیە کە ئەوێت بگا بە کۆمەڵێک واقع کە وەکو یاساوان ینی زیاتر بە دوای ئەوەیە کە فاکت بیست ینی ئەگەر تۆ کەسێکی پۆزیتیڤیزمی لە بواری ڕیسێرچە دایمەن بە دوای ئەوەی کە شتەکانت وابێت کە وەکو لۆ لایک وابێ وەکو یاسا وابێ اینجا کۆمەڵێک شت بێ کە بەڕاستی وەکو فاکت ینی بکەیت بە حقیقەتێک تقریباً لە دەربڕینا ئەمە زیاتر لە بواری زانستی سروشتیا بەکاری ئەم بۆ چوونە زۆرتر بڵین فیزیکەڵ ساینسیش ئەکرێت هەر هەبێ تا ڕادەیەکی کەم با بڵین لە سوشەڵ ساینسیشە هەیە بەڵام لە سوشەڵ ساینس لە زانستی کۆمەڵایەتیە ئێمە زۆر دەگمەنە بگەینە حقیقەتێکی تەواوکە هیچ کەس زینای نەکات هیچ کەس نکۆڵی لێ نەکات کە ئەمە حقیقەتە و هیچ گۆڕانکارێکی تیانێ کۆتا بڵین کات نایگۆڕێت بڵین شوێن نایگۆڕێت سیاق نایگۆڕێت ئەوانە بڵین کۆمەڵی خاڵن کە بێ لە پێش چاومان بێت
ئەمە زۆر جار بڵین کە ئەڵێن شتێک حقیقەتە بێ بتوانین بەسەر کۆمەڵێکی زۆر لە سامپڵا بتوانین هەم ئینڤۆڵڤیان بکەین لەناو توێژینەوەکە هەم بتوانین بڵین ئەو دەرئەنجامانە بتوانین تەطبیق بکەین بەسەر ئەو بەشداربووانەیە. زیاتر فۆکەسی لەسەر ئۆبجەکتیڤیتیە کە بڵێن عکسی سەبجەکتیڤیتی ینی ئۆبجەکتیڤیتی وەکوی کە بڵێن جیاواز شتێکی بڵێن ئیندیپێندەنتە وەکو سەر بەخۆ بڵێن پرۆسەیەکە کە زیاتر شتەکە ئۆبجەکتیڤە لە پۆزیتیڤیزمە زیاتر پێویستە بە ژمارەوە کوانتیتیڤ مێتۆدۆلۆژی ژمارە ئینڤۆڵڤ دەکات ینی ژمارەی تایە بڵێن شتەکان بڵێن ئاماری تایە چکە خۆتان زانن لەمانە ئاسان لۆ لایک پاترن دروست دەکرێت فاکت دروست دەکرێت ڕسێرچەر لێرە ئێکستەرنەڵە ینی یونیتێکە لە دەرەوەی ڕسێرچەکە خۆیەتی نابێت بە بەشێک ئینڤۆڵڤ نابێت لە ڕسێرچەکەیە ئیتر ئەگەر هەر بە ڕێزێکم بۆ چوونانەی هەیە ئەوە تۆ بەشێکی لە دنیا بینی پۆزیتیڤیزم پۆست پۆزیتیڤیزم وردە بەرەو نەرمبوونە چێ مایلدەر فۆرم ئۆف پۆزیتیڤیزمە نەرمیان کردوێتەوە زیاتر بۆ چوونەکە بۆیە کە زیاتر نەخێر ڕسێرچەر ئێمە لەگەڵ مرۆڤ هەڵسوکەوتەکەین ئێمە لەگەڵ قینە لەگەڵ واقعیشە هەڵسوکەوتەکەین بەڵام ئافتەر ئۆڵ ئینتەراکشنی ئێمە لەگەڵ واقعەکەیە کاریگەری زۆرە لەسەر دنیابینی ئێمە لەبەرەوە لەم لێرەیە ئەتوانین هەنێک کواڵیتیتیڤ دەیتا بەکاربێن وەکو مقابلە بوون مە ئینتەرویو پارتیسیپەنت ئۆبزەرویشن کۆمەڵێک بڵێم چاودێریکردنی ئەو کەسانی کە توێژینەوەیان لەسەرەکەین بەڵام کی دەبێت شتێکمان هەبێ ناوێ ڕۆبریکە کە دوای ڕەنگە ئاماژی پێ بکەین بە وردەکاری ئەبێ ئەو ڕۆبریکەت هەبێت لە ئۆبزەرویشنە لە پۆست پۆزیتیڤیزمە ئەم شێوازە بڵێن شێوازێکی گۆڕاوە لە چی لە ئەو پۆزیتیڤیزمی کە تۆزای پێش ئێستا باسمان کرد بۆی زیاتر تەطبیق بکرێ بەناو لە جیهانی زانستی سروشتیە لێرە ئەمانەوێ شتێک دروستکەین کە جەنەرەڵایزەبڵ بێ بتوانین بەسەر ئەگەر نتوانین هەموو مجتەمەعات تەطبیقی بکەین توانین بەسەر بەشێکی زۆری مجتەمەع بتوانین ئەو دەرئەنجامە تەطبیق بکەین. ستاندارد لێرە ئەو ئۆبجەکتیڤیتیە ڤاڵیدیتیە ڕێلایەبڵیتی ئەوانەی کە باسمان کرد ئەوانە بێ هەمووی لە بەرچاو بگیرێت بەڵام لێرە اینجا چەند ڕێگەیەکی داتاکۆکردنەوە بە تەنها یەک ڕێگە نەبێت تەنها چاوپێکەوتن نەبێت تەنها تێست نەبێت تەنها ئۆبزەرویشن نەبێ ئەبێت چەند ڕێگەیەکی جیاواز بێ کە پێوترێت ترایئەنگوڵیشن ئۆف دەیتا دواتر باسیەکەین لێرە ئەم شێوازە ڕێگەی پێدراوە ئەمە ڕێگەی دووهەمیان لە پارەدایمەکان ڕێگەی سێهەم ئینتەرپرتیڤیزمە کە وەکو چۆن شەرحکردن تەویلی خۆت تێگەیشتنی خۆت بۆ واقعەکە لێرە چییە فرشەمە ئینتەرس دە وۆتەر هیە لێرە ڕیسەرچەرەکە خۆیەتە ناو عالەمی بڵێن کێشەکەەوە خۆی ئەبێ بە بەشێک لە کێشەکە و تێگەیشتنی خۆی لەسەر کێشەکە باس دەکات بۆ تۆ تەحقیقی لەسەر کۆمەڵی خەڵک بیر و بۆچوونی خۆتت هەیە و ریسەرچەر طبعاً بەپێی کرایتریای علمی و زانستی و ئەکادیمی ئەوانە توانی بڵێن ئینڤۆڵڤ بکەیت بەڵام تێگەیشتنی خۆت ئەم جۆرە ریسەرچەرە تێگەیشتنی خۆی بۆ واقعەک دەرەبڕێ لێرە ئەکرێ هەنێ جار زۆر جار ریسەرچەر زۆر ئینڤۆڵڤ بێت لە داتایە کە لێرە ئەبێ ئاگامان لێبێ لەبەرو لەم کاتێ ئۆبجەکتیڤیتیەکە دەژێر پرسیارە و کاتە ئەڵێن ئەم ریسەرچەرێکی ئۆبجەکتیڤ نییە سەبجەکتیڤە زۆر گرنگە ئاگامان لەوە بێت کە زۆر خۆمان نەخێنە ناو ئەو بابەتی کە ریسەرچی لەسەرەکەین. لێرە ئەکرێش چەند شێوازێکمان هەبێ نەرەتیڤ ئینکوایری گێڕانەوە بێ بڵێن پشت بە چیرۆکی هەنێ کەس ببەسین یا گێڕانەوەی هەنێ کەس ببەسین یان دایۆری هەنێ کەس ببەسین هەنێ ئۆتۆبایۆگرافی هەنێ کەس ینی هەنێ کۆمەڵێک ڕێگایە بەڵام لێرە گرنگ فۆکەسەکەی فۆکەسمان چیە ئینتەرپرتی ئەو واقعاکەین ئێمە وەکو ڕیسەرچەر تێگەیشتنی خۆمان بەرامبەر ئەو کێشەی کە هەیە دەرەبڕێین ئەمە پارادایمی سێم. پارادایمی چوارەم کە تا ڕادێکی زۆر بڵێن واقعیترە ئەوەیە کە تۆ کریتیکل ریسەرچ لێرە کریتیکل مەبەستمانەوەیە کە سیاقێکی هێنی بڵێن وەکو بەشێکی کۆمەڵگا ئەهێنی یا کێشەیەک ئەهێنی لە کۆمەڵگایە ئەخیتە ژێر تەحقیق و لێکۆڵینەوە و توێژینەوەوە بۆ نمونە
لێرە چێکین ئێمە ترانسفۆرمی سوشال ئینجست بوون توێژینەوە ئەەکەین لەسەر کۆمەڵێک سوشال ستراکچەر کۆمەڵێک پۆلیسی بلیف کە هەمانە یان ئەمانەوێ هەنێک بڵێن ڕەگ و ڕیشەی هەندێک کێشە دەربخەین چیەکەین لەو کاتەیە طبقێک لە مجتەمع هێنین ئەخێنە ژێر ئەم تەواقع ئەکرێتە لە ببێت کرێ قوتابی خوێندکار بێ ئەکرێ ئەم بڵێن مامۆستا بێ ئەکرێ مەتریەڵ بێ هەرچی بێ ئەهێنین بەڵام ئێمە سیاقێکمان هەیە لەسەر سیاقەکە بابەتەکە تەطبیقەکەین لێرە ئەبێ زۆر گرنگە critical self awareness یا critical understanding of complexity لێرە دەرخێن لێرە زۆر گرنگە judgmental نەبین بەڕێزان هەرکەس لەم ڕسێرچ پارادایمایە تکایە وەکو ڕوو توێژەر ئاگاتان لێبێ کە ئەوەی تۆ ئێڵی تەنها بەشێکی واقعە هەموو واقع نییە لەبەرەوە دائیمەن هەرچی سوشەڵ ئیشی و هەیە ئێمە لە دنیا بەتایبەتی لە بابەتی زمان و زمانەوانیە زۆر معقدن ناکرێت ئێمە توی بڵێن دەرئەنجامەکەمان وا بێت کە بەسەر هەموو کەسێک تەطبیقەکرێت بۆ هەموو کاتێک ئەبێ بۆ هەموو سیاقەکە بێ زۆر گرنگە ئاگامان لەوە بێ ئەم چوار پارادایمە بەڕێزان وەکو بیرخستنەوە پۆزیتیڤیزم پۆست پۆزیتیڤیزم ئینتەرپرێتیڤیزم کریتیکەڵ پارادایم شتێک نییە لە ناو توێژینەوەکەیە بڵین ئاماژەی پێ بکەین بەقەت ئەوەی کە شتێکە پەیوەندی بە هەزری خۆمان وەک توێژەرەوە هەیە ئایا ئەم دنیا بینی ئێمە لە کام لەم گروپانایە چۆن سەیری واقع ئەەکەین چۆن وەڵاممان بۆ کێشە هەیە چۆن تا چەند ئێمە خۆمان ئینڤۆڵ بکەین تا چەند حکومە دێن بەسەر شتەکانە ئەمانە زۆر گرنگە کە ئاگامان لێبێ لێرە ئەتوانین سەجستی هەنێک سەلیوشن بکەین شەر نییە حەل بدۆزینەوە بەڵام چیەکەین پێشنیاری کۆمەڵێک حەلەکەین لێرە زۆر گرنگە بەڕێزان شتێکمان هەیە تعبیرێکە فۆک ئین دە ڕۆد لێرە کاتێک شتێک یێتە پێشتر ئەبێ حکم بیتەوە بەکام لایەنە ڕۆی چی ئەەکەی لە بواری زمانەوانی کارێکیە ئەم دوو جۆرە ڕسەرچە زۆر باوە ئیمپەریکەڵ ڕسەرچمان هەیە کە ئەڤیدەنس بیستە بڵێن لەسەر بناغەی بەڵگا بنیاتنراوە زیاتر ڕسەرچر خۆی ئینڤۆڵ بەتیایە زیاتر ئەتوانێت باسی خۆشی بکاتایە باسی ئەو واقع کاتایە بەڵام هەمووی بەڵگە و جستیفیکیشنی هەیە بەڵگەکە ئەکرێ ڕێتن بێ ئەکرێ ڤەربەڵ بێ توێژینە بەشی دووەمیان چیە دیسکریپشنە واقعەکە هەیە لەوێ تۆ وەکو ڕسەرچەر باسی ئەو واقعاکەی بەبێ ئەوەی خۆت ئینڤۆڵکەی تەنها وەکو ئینگلیز دەڵێ flying over the wall یعنی تەنها بەسەر دیوارەکەی بڵێن ئەفریت چی ئەبینی ئەوە ریپۆرتەکەی خۆت ئینڤۆڵ نابی لەم جۆرەیە لێرە تقریبا جۆرێک لە جۆرەکان ئەبێ خۆت ساقیتەوە کە ئایا تۆ دیسکرپتیڤ هەڵەبژێریە ئیمپەریکەڵ هەڵەبژێری تەبعاً هەرێکیان ڕێگەی تایبەتی خۆی هەیە کە ئیشەڵا وردە باسییانەکەی باش باسی توێژینەوەمان کرد بەڕێزان و بابەتەکەمان لەسەر توێژینەوەیە چی ئێمە توێژینەوە لە زمانەوانی کارێکیە توێژینەوەی چی ئەەکەین ینی چ شتێک قابلی توێژینەوەیە هیوادارم ئەگەر پرسیارە شتێکتان هەیە بە تێبینی لای خۆتان بینوسنیان بەڕێزان دواتر ملاحەزەر بڵێن بۆی کە بتوانین ئەگەر وەڵامێکە بێ وەڵامی بینەوە چی ئێمە تێبینی بەڕێزان پرسیارەکان بەسێ شێوە وەردەگرین ئەگەر لە فەیسبوک لەگەڵمانن لە کۆمنت بنووسن برادران دوای بۆمان نەقل دەکەن ئەگەر پرسیارێک هاتە خەیاڵت لە لای خۆت دەتوانانی تەزیلکەی دوای دەستت بەرزکەیەوە مایکەکەت بۆ دەکەینەوە یان لە چات بۆکسەکە دەتوانی بینوسی ئێمە هەوڵ دەدەین تۆماریان بکەین دوای ئاراستەی دکتۆری بکەین بەو سێ شێوە زۆر سپاس کاکتۆریان توێژینەوە لەسەر چی ئەەکەین لە بواری زمانەوانی کارێکیە ئێمە توانین کۆمەڵێک بابەتی کشگیرمان هەیە کە ئەمە هیوادارم بڵێم توێژەرانی سواری لێ بکەن لانگویج پۆلیسی سیاسەتی زمان یەکێکە لەو بوارانی کە زۆر گرنگە لە بواری توێژینەوەی زمانەوانی کارێکیە سێلەبەس کەریکوڵەم بڵێن پرۆگرامی خوێندن لە هەر بڵێن ئاستێکا بێت هەر لە ئاستی باخچەوە هەتا زانکۆ توانی توێژینەوەی لەسەرکەی مەتریال ئەو بابەتانەی تر کە بەکارێت تێکست بووکە بڵێن یوتیوبە سیدیە هەر بابەتێکەیە توانی تەکنۆلۆژی بڵێن ئینتەرنێتە سمارتفۆنە ئەوانە هەمووی ئەو کێشانەی کە هەیەە بۆ فێربوونی زمانیان ئەو ئاسانکاریانی کە کردویانە بۆ فێربوونی زمان هەمووی بابەتی توێژینەوەن ڕێگاکانی وانەوتنەوە بابەتێکی زۆر زیندووە لە بواری زمانەوانی کارێکیا کە کرێت توێژینەوەی باشی لەسەر بکرێ هەنێک سکڵی تایبەتی ڕایتینە لیسنینە سپیکینە ڕێدینە کەلچڕڵ ئەوەرنسە کە ئێستا زۆر ئیشی لەسەرەکرێ ئەمانە هەمووی بواری باشن بۆ توێژینەوە بتوانین
یان بۆ نمونە بابەتی تر لە بواری تیچینە گرامەر چۆن ئەوترێتەوە ڤۆکابولەری چۆن ئەوترێتەوە ڕایتین چۆن ئەوترێتەوە ئەوانە هەمووی بابەتن لە بواتی زمانەوانی کارێکیە وتنەوەی زمان بۆ هەنێ مەبەستی تایبەت وەک بۆ نمونە ئەندازیاری وەک بازرگانی وەک پزیشکی ئەوانە هەمووی بابەتی زۆر زۆر باشن بۆ توێژینەوە کەڵچەر بابەتێکی زۆر حەیەویە لە بواری زمانەوانی کارێکیە ئیشی لەسەرەکرێ کە زۆر زۆر گرنگە مۆتیڤیشن و ئەفێکتیڤ فاکتەر ئەوانەی کە فێرخوازێک لە فێرخوازێکی تر جیاکاتەوە جا بواری شخصی بێ سایکۆلۆژی بێ بڵێن شێوازی فێربوون بێ ئەمانە هەمووی بابەتی ئامن کە ئەکرێ تۆپیکی زۆر وردی لێ دەربهێندێ و توێژینەوەی لەسەر بکرێ. ڕێگاکانی توێژینەوە کە وردەچینە ناو بڵێن کرۆکی بابەتەکەەوە ئێمە لە بواری زمانەوانی کارێکیە کوانتیتیڤ ریسەرچمان هەیە بڵێن کوالیتیتیڤمان هەیە دوو ئەپرۆچی سەرەکین ئەپرۆچنم بەڕێزانم ئەم کوانتیتیڤ ریسەرچە کوانتیتیڤ زیاتر پەیوەندی بە ڕقم و ژمارە و ئەوانەوە هەیە کە دوو گروپ مقارنەکەی لە ڕووی هەنێک ژمارە و بەراوردکاری ئەهێنیتە ناوەوە کە گرنگە زۆر گرنگە لە بواری زمانەوانی کارێکی ئاشنای ئەم شتانەبی ئینشاڵڵا لە سێکشنی سبەیشەوە بە وردی ئەچینە سەر ئەو ریسەرچ مەتۆدۆلۆژیانە بە کۆمەڵێک زانیاری زۆر گرنگ لەسەر کوانتیتیڤ و کواڵیتیڤیش باسەکەین. کواڵیتیڤ ڕێگایەکی ترە ئەپرۆچێکی ترە کە لێرەیە سێ استراتیژمان هەیە ئەمانە بەڕاستی پێیان وترێ استراتیژ ئێتنۆگرافیکمان هەیە ئەکشن ریسەرچمان هەیە کەیس ستەدیمان هەیە ئۆڤەرئۆڵ ئێستا بە وردی باسی ئەوانە شەکەین ئۆڤەرئۆڵ ئێمە ئەم دوو ئەپرۆچەمان هەیە لە بواری زمانەوانی کارێکە یان ئەکرێت میکس بێت ئەکرێت زۆر ئاساییە کواڵیتیتیڤ و کوانتیتیڤ شتێکەڵ بێت هەر زۆر ئاساییە و هیچ کێشەیەکی نییە. چۆن توێژینەوە بکەین ئەو ڕێگەیانی کە بۆ توێژینەوەی زمانەوانی کارێکی وەکوتم کۆمەڵێک تۆپیک هەیە لێرە کۆمەڵێک پرۆسیجەر هەیە بۆ نمونە ئۆبزەرویشن ئەتوانین بکەین ئەتوانین چاودێری بکەین بە ساوند بێ ڤیدیۆ بێ نەوت تێکین بێ ماتریال بێ هانداوت بێ هەر جۆرێک بێ سەرڤەی فیدباک بێ توانین لەناو سەرڤەی بە شێوازی کوێشنێر ئەتوانین بکەین ڕاپرسی توانین مقابلە بکەین مقابلەکە فەرمی بێ نافەرمی بێ دواتر لە شێوازی داتا کۆلێکشن و ئەوانەیە بە وردی باسی ئەمانەکەین ئەمە ئێستا هەرەمەی بچینە ناو بابەتەکەەوە کۆمەڵێک کۆنڤەرسیشن ئەنالیسیس ڕێگەیەکی ترە کە تەحلیلی گفتوگۆ بکرێ تێست یەکێکە ترە لەو ڕێگایانی کە ئەکرێ بەکار بێت ڤێربڵ ڕیپۆرت دیسانەوە ئەکرێ لێرنەر دایریس ئەوانەی کە بڵێم قوتابیان و خوێندکاران بەکاری هێنن ئۆبزەرویشنی کۆمەڵێک خەڵک بکرێت کەیس ستەدی هەر زۆر شایع لە بواری زمانەوانی کارێکیە سەرڤەی کۆرپەس بیس ریسەرچ بکرێت کە کۆرپەس یەکێکە لەوانەیە کە لە ریسەرچا زۆر ریسەرچی ئەپلایدا بڵێن گرنگی پێدرێکە ئینشەڵڵا سبەیشە و باسیەکەینەوە کە داتا کۆڵکەیتەوە لەسەر بوارێکی دیاریکرا و دواتر بڵێن داتابیسی بۆ دروستەکەی دواتر ئەو داتابیسە بەکارێت وەکو سەرچاوی زانستی بۆ توێژینەوە لە چەندین بوارە ئەکرێت بڵێن توێژینەوە لەسەر تێکست چەند تێکستێک بکەی کۆمەڵێک بابەتی تریش کێ ریسەرچەرەکانە کرێ کێ بن ینی لە بواری زمانەوانی کارێکی ئەکرێ مامۆستا بن بڵێن مامۆستایان ئەتوانن توێژینەوە بکەن لرنەر ئەتوانن بۆ ناتوانن بیکەن بۆ نەخوێنکاری قۆناغی چوارە ئەتوانن هێشتا لە پرۆسی فێربوونان بەڵام ریسەرچەرەکەن ئەوانەی کە ریسەرچیان لەسەر ئەکرێ چێن طبعا فێرخواز بەتەنیا بێ یان لە ڕووی نمرەکانی وەکو گروپ بێ وەکو تەمەن بێ وەکو کۆمەڵێک لێ هاتووی بێ کە هەیەانە ئەمانە هەمووی بابەتی ریسەرچن ئەکرێت ریسەرچ لەسەر مامۆستا بکرێ ینی شێوازی وانە وتنەوەی وەگوتم بڵێن شێوازی بەکارێنانی ماتریال لەناو کلاسە شێوازی ئەکتیڤیتی هەموو تیچین ماتریالەکان ئەکرێت بابەتی توێژینەوە بن سیاقێکی تایبەت کلاسێکی تایبەت ئەکرێت بابەت بێ بۆ توێژینەوە کە توێژینەوەی لە زمانی وانی کارێکیە لەسەر بکرێت تێکست هەر تێکستێکە بەکارێنی لە ناو کلاسە ئەگرێ بابەتی توێژینەوە بێت یان نتوانێت تێکەڵێک لەمانە لە هەر کامیان نتوانی بەکاربێنی بەپێی پێداویستی خۆت
چەند هەنگاوێکمان هەیە بۆ ریسێرچ بەعام دیسانەوە باسەکەین وردە وردەچینەوە تەفاسیلاتەوە. یەکەم شت سەرڤی ئۆف لیتریچر زۆر گرنگە بەڕێزان ئاگامان لێبێ کە چی گوزەراوە لە لیتریچر چی هەیە چی کراوە لەسەر و بابەتەی ئێمە یان پەیوەندیدار بە بواری ئێمە ئەم وعیە زۆر گرنگە کە ئێمە خوێنەوەمان هەبێ بۆ پێش خۆمان چی کراوە لەکوێ بۆشایی هەیە ئێمە توانین کوێ پڕکەینەوە چیمان پێەکرێ. دواتر ریسەرچ کوێشن کە بە تەفاسیل باسیەکەین تۆزێککە چۆن کۆمەڵێک پرسیار لە مشکی خۆمانە دروستکەین یان کۆمەڵێک گریمانەمان هەبێ. اینجا هەدەفی توێژینەوەکەمان چییە؟ چۆن چۆنی بڵین بە چ ئامانجێک ئەم توێژینەوەی ئەەکەین ئێمە لایەنی تیۆریەکەی چۆنە چکە بەلایەنی تیۆریمان هەبێ ئێمانەوێ ئەو تەطبیقەکە ئەیکەین ئایا پشت بەستووە بە تیۆری یان لەسەر چ ئەساسێکەکەی ناکرێت شتێکی عەشوایی بێ لە خۆیەوە بتوانین ئەوە بکەین. چ جۆرە ریسەرچ دیزاینێک بەکارێنین مێتۆدۆلۆژیەکەمان چیە وەکوتم کوالیتێتیڤە کوانتیتیڤە یا میکسە توڵەکانمان چیە تێستە ئۆبزەرڤیشنە بڵین ئینتەرویوە شێوازی کۆکردنەوەی داتامان چۆنە و هەروەها وەسفکردنی پرۆسەکە و دەرئەنجامەکانی و دواتر مناقەشەکردنی و دواتر گەشتن بە دەرئەنجامێک ئەمە بە عام کۆمەڵێک هەنگاوەکە وردە وردە باسییان نەکەین. یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە بەڕێزان توێژەران ئاگایان لێبێ پایلەت ستەدیە کە بەڕاستی ئەمە یەکێکە لەو شتانی کە من بە تەجربە وەم سلمێتاوە کە ئەتخاتە سەر ڕێگەی ڕاست بەڕێزان ڕاستە قورسە ڕاستە کاتی ئەوێ تۆ چیەکەی پێشەوەی بۆ نەڕاپرسێک پێی بڵاویکەی تۆ بە ناو 200 کەسە دواتر سێرکی وڵا داتاکەی بە قابلی شەرحکردن نییە وەڵامی پرسیارەکانی توێژینەوەکەم ناداتەوە بەداخەوە بۆشایەکەم بۆ دروست بووە هەنێک شتی زیادە هەنێشتی نقصانە ئێمە چیەکەین سامپڵێک وەرەگرین پایلەتی یەکەین پایلەت کورتێکەینەوە کە بە لوغەی تازە پێوتری ئینسترومنتال تست ینی لەم چەند ساڵی دواییە زیاتر ئەمە بەکاریە. ئینسترومنتال تست چییە؟ ئێمە بوومە لەسەر بڵێن لەسەر مامۆستایان ئەیکەین لەسەر قوتابیان و خوێندکاران ئەیکەین چەند کەسێکی کەم هەڵە بژێرین بە ئەم قاست خۆمان هەڵیانە بژێرین داتاکانمان بڵێن لەوان وەرەگرین دواتر وەکو سمۆڵ ڕیسەرچێک ئەیکەین دواتر سێری داتاکانەکەین کۆیەکەینەوە ئەنەلایزەکەین ینی مینی ڕیسەرچێکەکەی لە سەرتاوە بۆی بزانی ئایا تۆ تراکەی تۆ تەواوە یا تەواو نییە. ئەلێرا زۆر زۆر بۆشایت بۆ دەرەکەوێت زۆر شتی زیاد و کەمت بۆ دەرەکەوێت کە دواتر ڕاستە کاتی پێوە ئەبەی ڕاستە بڵێن عزێتەدا بەڵام بۆ دوایی زۆر زۆر ئیسفادە هەیە. من خەڵک هەبوو خۆشتان نەزانم ڕەنگە خۆشتان تووشی شتانە بوو بێتن کە بابەتەکەت بڵێن کۆشنێرەکەت بڵاو کردوێتەوە سەرەکەی بۆشایەکی تای دوایی بۆت پڕ ناکرێتەوە کۆمەڵێک پرسیار هەیە ئەڵێ خۆزگە و پرسیارانەم کردایە کۆمەڵێک پرسیار ئەڵێ وەڵایەمانە زیادەن هەر پێویستی ناکرد ئەلێریا لەم پرۆتۆتایپەیە لەم پایلەت ستەدیا بۆ دەرەکەوێ ئینسترومنتال تێستێکت کردووە گاپەکان دەرکەوتووە بۆشایەکان لە کوایە زیادەکان کەمەکان بەپێ ئەوە ئەتوانە ڕێکەکەیتەوە لەبەرەوە من زۆر هانی توێژەرانە دەم کە بەڕێزان ئەمە بکەن هەرچەنە کاتان نەگرێ هەرچەنە ئازیەتە بەس بەڕاستی ئەتخاتەوە سەر تراک کە چەند شتێکی تر هەیە کەوەکو ڕیسەرچەر ئەبێ ئاگات لێبێ بەڕاستی ئاگات لە ئەسامپشنی خۆت بێ بۆچوونی خۆت چییە لەبارەی فێربوونی زمان و وتنەوەی زمانەوە هەنێک کەسمان هەیە بەداخەوە دنیا بینیان زۆر جەجمنتەڵە ینی حکومەدەن بەسەر ئەم ڕێگە سەرکەوتونی ئەمەیان خراپە ئەمەیان باش نییە ئەمە نازانم چییە ئەم نەوە حکومدانانە لە بواری زمانەوانی کارێکیە بەڕاستی ناتگەینێ بە دەرئەنجامی باش ئەبێ ئامانجێکی دیاریکراوت هەبێ بەڕێزان لە توێژینەوە ینی ناکرێت توێژینەوە سەر هەموو شتێک بکەی ینی تەنها لەسەر ئامانجێکە و کۆمەڵێک باونجوی دەبێ هەبێ بێ کۆمەڵێک سنوورت هەبێ کە تۆ ئەو سنوورانە نەبەزێنی کە بەڕاستی تۆ هەموو شتێک ریسەرچ ناکەی هەر تەنها یەک شتەکەیت و حدودەکەت هەر ئەوەنەیە چەند ڕێگەیەکی گونجاو لەبار وەکو خۆت بە گونجاوی ئەزانی هەڵی بژێرە بۆ کردنی توێژینەوەکە. اینجا ئاگات لێبێ کە ئەم زۆر زۆر گرنگە کە تۆ تەعامل لەگەڵ مرۆڤاکەی بەڕاستی مرۆڤ کاینێکی حەساسە لەبەرەوە تا ئەکرێ بیان پارێزە ئیکسپۆزیان مەکە ئایدنتیتیان دەرمەخە بەکاریان مەهێنە ئەکرێ
زۆریان لێ فێربی بەڵام بەکاریان مهێنا بە هەز بە شەرمەزاری نەکەن بە تەبەقێکی مجتەمەعات لێ عاجز نەبێ بە خوێنەرت لێ عاجز نەبێ ئەمانە زۆر گرنگە تۆ حساب بۆ ئەوە بکەی کە لە بواری زمانەوانی کارێکیە تەعامل لەگەڵ مرۆڤایە لەبەر تا ئەکرێت ئەو سنوورەی خۆت بپارێزی. ئەمە وەکو سەرەتایەک بەڕێزان یەکێک لە خاڵە گرنگەکانی توێژینەوە کە دەست پێ ئەکات توێژینەوە بە تۆپیک دەست پێ بە چۆن بڵێن تایتڵ ناونیشان ئەبێت چی تیابێ لە بواری زمانەوانی کارێکی ئەکرێ زۆر شتی تریشی تیابێ بەڵام ئەم سیانە زۆر ئەساسی بەڕێزان وات چی تۆ چی توێژینەوە لەسەر چی ئەەکەی لەسەر کێیەکەی چۆنێکی ئەم سیانە چۆن دەڵێ مینیمەم ڕیکوایرمنتی بواری زمانەوانی کارێکی کە گرنگە لە تایتڵەکەیە تۆ ئەمەد بە خوێنەری وتبێ ینی هەر لە یەکەم هەنگاوەوە پێت وتبێ کە تۆ توێژینەوە لەسەر چیەکەی و لەسەر کێیەکەی و چۆن ئەەکەی. طبعا سکۆپی پەیپەرەکەشت حتمما تۆ گەر پەیپەرێ بکەی بۆی جەرنڵێک لە جەرنڵێکە بڵاو بێتەوە زۆر فەرقی هەیە لەوەی کە ئۆتۆڕحێکی دکتۆرا بنووسی یانی ماستەر بنووسی ئەوانە زۆر فەرقی هەیە بەڵام ئەرکو نمونە بۆی لە بەرچاوی پەرستان ڕوون بێ من دوو نمونە مێنەوە کە تایتڵی بڵێ توێژینەوەکانی خۆم کە بڵاو بووەتەوە وات چی توێژینەوە لەسەر چیەکەم بۆن من لە یەکەمە ئەمە توێژینەوەکی هاوبەشە لەگەڵ مامۆستایەکی هاوڕێم English Vocabulary Learning Strategies ئەمە ئەوە یەکە من توێژینەوەی لەسەرەکەم کێ لەسەر کێکەم لەسەر EFL Learners لە زانکۆی سلێمانی چۆنێکەم ئەمەی من کەی ستەدیە ئیتر سێ پرسیاری سەرەکیم وەڵاماوەتەوە لە تایتڵەکە کە زۆر گرنگە خوێنەر بڵین بە دوای ئەم جۆرە وەڵامانەیە ئەگەڕێ. خاڵی دووهەم ئەگەر سێریکەن بەڕێزان سایکۆپراگماتیک ستەدی شێوازی بڵێن چۆن ستەدیەکەیە بابەتەکە چێ سەلف ئایدنتیتیە خەڵکەکان کێن Kurdish EFL Learners in Kurdistan Region ئەمە یەکێکی ترە لە تایتڵەکان وەکوتم پێش و پاشکردنی ئەگەر سێریکەن بەڕێزان ئاساییە ئەمە بەپێی توێژەرەکە خۆت ئەتەوێت ئینفەسایز لەسەر چی بکەیتەوێت چۆن داڕێژی تایتڵەکە ئاساییە بەڵام ئافتر ئۆڵ یەکێک کە سەیری تایتڵێکی ئەکات لە بواری زمانەوانی کارێکیە بە دوای ئەم سێ شتەیە گەڕێ توێژینەوە لەسەر چیەکەی و لەسەر کێیەکەی و چۆن ئەیکەی ئەنی سێ خاڵی سەرەکین کە هیوادارم مەسێجەکە گەشت بێت. طبعا چەند ڤاریبڵمان هەیە لە ڕیسێرچە چەند ڤاریبڵ بەکارێنی دوو ڤاریبڵ سێ ڤاریبڵ یەک دانە بەکارێنیەوە پەیوەندی بە توێژینەوەکەتەوە هەیە بتوانین تەنها لێک ڕوانگەوە بڵێن توێژینەوەکەی لە دوو ڕوانگەوەیەکی بۆ منەوەی دووەما سەیریکەن سایکۆپراگماتیک دوو بوارە بلێند کراوە تێکەڵ کراوە ئەمە بە پێی سروشتی پەیپەرەکەت ئەگۆڕێ. پرسیاری توێژینەوە زۆر گرنگە بۆچی گرنگە لەبەرەوەی گایدە ڕێنیشاندەرە بەڕاستی پلانی ڕیسێرچەکەتە پێتەڵێ کە تۆ ئەتەوێت چی بکەی ئەتەوێ چۆن بگەیتە کۆمەڵێک وەڵام ئێستا چین بە وردی باسیەکەین ریسەرچ کوێشن چییە پرسیارێکە کە بۆ بە سنترال پوینت فۆکەل پوینتی توێژینەوەکەت ئەبێت چی بێ لە زمانەوانی کارێکیە ئەبێ ڕوون بێ پرسیارەکەت ئەبێ ڕوون بێ یعنی چی ینی بە شێوەیە ڕوون بێ کە خوێنەر و بەڕێزانەی کە بڵێن جمهورەکە تێبگات کە مەبەستت چییە شتی ئەمبیگویتی تیانە بێ غموزی تیانە بێ لە ریسەرچ کوێشنەکەیە فۆکەس بێ ینی تەحدید باسی ئێریایە بکە لێرە نەڕۆ ئینەف بێ ینی بڵێن تەواو تەرکیزی لەسەر بابەتێک بێ کە زۆر گرنگە ئەمە هەبێ کەنسایز بێ تاکرێ کورت بێ ورد بێ تەحدید کراو بێ کۆمپلەکس بێ ئاڵۆز بێ ڕەنگە بەڕێزانە بە جۆرێک لە تەناقوزی بزانن بەس لێرە مەبەستمانەوەیە کە بە یەسونە وەڵام نەدرێتەوە بەڕێزان ئەمە ئایا وایە نەخێوانیە بەڵێ وایە ئەمانە بەڕاستیم جۆرە پرسیارانە پرسیارێک نین کە بڵێن قابلی توێژینەوە بن بەڵام زۆر گرنگە کە پرسیارانە پرسیارێک بن ئەکرێ یەسونەوەش بەشێک بێ لە وەڵامەکەی بەڵام وەڵامە کۆتایەکە نییە بێ بێگوترێت چۆن ئەم وەڵامە ئەدرێتەوە لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لەوە بێ پرسیارەکانمان بە یەسونەوە بە تەنها وەڵام نەدرێتەوە شتێکی ئارگیۆبڵ بێ یعنی ئەکرێ
لە ڕێک زیاتر قبولکە بەڕێزان لەبەرەوە گوتمانە بواری زمانەوانی کارێکیە شتەکان ئەکرێت تێگەیشتنمان بۆ یەک واقع جیاواز بێ لەبەرەوە پرسیارەکانمان بەدای من ئارگیۆبڵ بێ پرسیار لەسەر شتانە بکە کە حەزت لێیە بەڕێزان ئەمە زۆر گرنگە چکە توێژینەوە بەبێ حەزوو بەبێ خولیا و بەبێ ئارەزوو بەڕاستی زۆر زۆر ناڕەحەتە بتوانانی بەردەوام بیلێ لەبەردای منە شتانی بکە بە مشکی خۆت لە مشکی خۆتا بۆ نمونە با من نمونەیەکی شخصی خۆم بێنمەوە لە باسی دکتۆراکەمە بۆ من دایما بیرم لەوە کردوێتەوە لە کاتی خوێندکاری زانکۆش بووم کە ئایا بۆ من کە زمانم ئەگۆڕم بە ئینگلیزی کۆمەڵێک بابەتی زۆر حساسی هەیە لە ڕووی کەلتوری و دینی و بڵێن کۆمەڵایەتیەوە زۆر ئاسان و مرتاح باسی یەکەم بەڵام ئەگەر بکەمەوە بە کوردی بەخوا ناتوانم باسی شتانە بکەم و مرتاح نیم دایمەوە پرسیارێک وە لە مشکی خۆمە کە هاتووە ڕۆشتۆ تا دوایی باسی لانگویج و ئایدنتیتی و ئایا زمان تەنها فێربوونی بابەتی لینگویستیکسە یان گۆڕانی ئایدنتیتی یان کۆمەڵێک شتە ینی لەسەر ئەساسی کۆمەڵێک شتی ئەوەی کە پاشنم هەبوو بۆی کە بیستومە لێی فێر بم پرسیارەکانم دروست کردووە چۆن بتوانی پرسیارێکی تۆژینەوەی باش پەرە پێ بدەیت یەکەم جار تۆ چیەکەی سبجێکت بابەتە گەورەکەت بڵێن ئەوەی کە حەزت لێیە بینەکەی هەڵێ بژێری بتوانی بۆنە بابەتەکە لەسەر چالت ئۆبیسیتی بۆ نمونە لەسەر لانگویج لێرنینە لەسەر بابەتێک کە تۆ بە ئەوە ێزانی دواتر وردە هێنتە خوارەوە بۆ ئەو تۆپیکە ئایا لە ناو لانگویج لێرنینە من حەزم لە چیە لە تیچین مەتۆدۆلۆژیا حەزم لە چییە لە مەتریاڵە حەزم لە چییە لە لانگویج سکیڵە حەزم لە چییە وردە هێنیتە خوارەوە بە کۆمەڵێک پرسیار لە خۆتەکەی بزانین تا چەند بۆ نمونە ڕسێرچ لەم بابەتانە کراوە چۆن کراوە پێش خۆچی کراوە بۆ شایی لەکوێ هەیە ئەمە زۆر گرنگە هاوکارتە بێ بۆ پەرەپێدانی پرسیارەکەت دایمەن پرسیاری ئۆپن ئەند زۆر باشە لە ڕسێرچ کوێشنە هاو وای بۆ نمونە پرسیاری ئایا چۆن ئەمە ئەکرێ ئایا بۆچی ئەمەوە ئەکرێ زیاتر لەوەی کە بە بڵێن پرسیارانی کە ئایا ئەمە وایە یاوانە وەکو یەسونە و بەڕاستی وەکو یەسونە و دوایی تووشی کێشە دەکات بەڕێزان بۆ هەڵسەنگاندنی بڵێن پرسیارێک بزانین ئەم پرسیارە باشە یان باش نییە کۆمەڵێک شت هەیە کە ئەبێت لە مشکی خۆمانە حسابی بۆ بکەین یەکەم شت ئایا تۆ حەزت لەم پرسیارە هەیە ئەکرێ خەڵکی تر حەزیان لێ بێ شتێکی بابەت و تازەیە شتێکە کە قابلی توێژینەوەیە ئەکرێ توێژینەوەی لەسەر بکرێ ئایا لەو کاتێک کە بۆ دانراوە توانی بووی بکەیت ئایا لەو سکێڵی کە هەتا جۆرنال پەیپەرە ماستەرە دکتۆرایە هەر بابەتێکە ئەکرێ واقعیە ئەکرێت تەطبیق بکرێ ئایا ئەو شتانی کە تۆ دادنەوە بۆ کۆکردنەوەی داتا و پرۆسی داتا کۆلێکشن ئەکرێ قابلی جێبەجێکردنە ریسێرچەکەت زۆر فراوانە زۆر وردە ئەمانە هەمووی بابەتن کە بێ حسابی تایبەتیان بۆ بکەیت بۆی لەو فلتەرانە دەرچیت بەڕێزان ئەمەمان هەیە ئەم کرایتیریە کە زۆر گرنگە بۆ ئاسانکردن فاینەر هەموو جارێکم فاینەرتان ئەگەر لەبیر بێ جەجمنتی پێەکەی بۆ ریسێرچ کوێشن فاینەر مەبەستمان چێ فیزەبڵ بێ توانرێت تەطبیق بکرێ ئایا کە ئینترستین بێ بڵێن حەزت لێ بێ بابەتەکە بابەتێک بێ قابلی توێژینەوە بێ ئێنەکە نۆڤڵ شتێکی تازە بێ بەڕاستی ئەتیکەڵ بێ حساب بۆ بڵێن بابەتی مرۆڤایەتی بکە لایەنی بۆ نمونە تۆ ئەکرێ لەسەر کۆمەڵێک فێرخوازبیکی کە دیسیبڵەتیان هەیە ئەبێ حسابیان بۆ بکەی ئەوانەی کە ماینەرن لە ئەیجابێ کۆنسنت فۆرمیان وەرگری بڵێن هیدایک و باوکیان وەرگری ئەوانەی کە حتا بڵێن لە ئەیجێکی یاساییشان دیسانەوە هەر ئەبێ کۆنسنت فۆرمیان وەرگری ئەمانە زۆر گرنگە ئەتیکەڵ بێ ڕەلەڤەنت بێ لە فیلدەکەی خۆتا ینی بتوانی ڕێلێ بکەی بە خۆتەوە بۆ علمی کە هەتا بتوانی پێوەستیکەی بۆ ڕیسێرچەوە لەبەرەوە ئەم کرایتیریای فاینەرە هەگەر هەبێت لای بەڕێزان بۆ مێژەرمنتی ریسێرچ کوێشن ئەکرێ شتێکی زۆر باش بێت گریمانەی توێژینەوە بەڕێزان دوای ریسێرچ کوێشن دوای بڵێن پرسیار گریمانەمان هەیە چەند گریمانە ریسێرچ کوێشن دایمەن لەسەر ئەساسی و گوتم کێشەیەکمان هەیە یا گریمانەیەکمان هەیە ئەمانەوێت تحقیقی لێ بکەین وەڵامێکی تێنتەتیڤ ینی شتێکی نسبی هەیە ریسێرچ کوێشن ڕەنگە بەڕێزان بپرسن کە گریمانە لەکوێوە هەیەت
گریمانە عادەتەن لە ئۆبزەرڤیشنی خۆت لە چاودێری خۆت کە پێوتێت ئیندەکتەف هایپۆتەسیس ئەکرێ هەبێت یان لە سیرێکەوە پێوتە دیداکتەف هەردووکیان گریمانە لە دوای خوێندنەوەیەک ئەگەی بە گریمانەیەک یان لە واقعەکە کە خۆتی تای ئەکرێ گەی بە گریمانەیەک ئیندەکتەف و دیداکتەف هایپۆتەسیس کە زۆر ئاساییە لەوانەیە گرنگ نەبێت کە چۆن پێ ئەگەی بەڵام گرنگە کە چی بێت state relationship between variables ئەو گریمانی کە تۆ دایانەی تەواو لەگەڵ ئەو ڤاریێبڵانەی کە تۆ لە ناو ڕیسەرچەکەی هەتا پەیوەست بن بە یەکەوە ینی لەسەر بابەتەکە بێت کە توژینەوەی لەسەرەکەی بتوانێت تێز بکرێ بەڕێزان زۆر جار گریمانی واداندێ ئاسان واقعی نییە ینی ناکرێت تێز ناکرێت بەڕاستی یا تێستەکەی بە نوعێک نییە واقعی بێ ئەوانە زۆر زۆر گرنگن لە ناو سیریە و لە ناو فیلد ئۆف نۆڵیج جێگەی نابێتەوە جاری وایە بێ جێگەی بێتەوە بێت سیریەکە بێت سەپۆرتی بکە ئەبێ لە زانست و زانیاریە بوارێک هەبێ کە ڕێلیتیکەیتەوە اینجا ئاسانیش بێ و تهدیدیش بێ ئەم گریمانانە ئەمانە زۆر زۆر گرنگن کە ئاگاتان لێبێ وەکو معیار بۆ گریمانە دوو جۆرمان هەیە بۆ ڕیسەرچ هایپۆتەسیسمان هەیە لەگەڵ نەڵ هایپۆتەسیس گریمانی توێژینەوە یان گریمانەی نەخێری نەڵ هایپۆتەسیس یان نەبوونی ریسەرچ هایپۆتەسیس چیە جۆرێکە لەوە کە لە ئەکسپریەنس لە تەجربەی خۆتەوە یان لە لیتریچە یان لە شتانەی کە هەیە یان لە تیۆریەک یان لە تێکەڵی هەردووکیان دروستەکرێ ئەمە هایپۆتەسیسەکە کە خۆت ئەڵێ ئەکرێ ئەم شتە ئاوا بێ پەیوەندی نێوان ئەم دوو شتە ئاوا هین بەم جۆرن کە من لێ تێئەکەم ئەمانە زۆر زۆر بابەتێکن کە قابلی بڵێن ئەوەن کە گریمانی لەسەر دروست کرێ یان ئافتەر ریدین ئۆبزەرڤیشن ئەند فینۆمینۆلۆژی دوای ئەوەی کە خوێندنەوەت هەیە سەرێکی کۆڕیلیشن لە نێوان دوو تەلەبەیە هەیە لە نێوان دوو سکڵا هەیە لە نێوان دوو تیچین مەثۆدۆلۆژیا هەیە ئەمە دایرێکشنەڵ هایپۆتەسیسە کە هەر پەیوەندی بە ڕیسەرچ هایپۆتەسیسەوە هەیە نەڵ هایپۆتەسیس چییە نەڵ هایپۆتەسیس نن دایرێکشنڵشمان هەیە هەر ریسەرچە فەرقی هەیە فەرقی نیاڵی ڕیلیشن لە نێوان ئەمەیان و ئەوەیانان نییە باشە بەڵام نەڵ هایپۆتەسیس چییە دایمەن شتەکان بە نێگەتیڤی ئەڵێ ئەم شتە وجودی نییە نابێت زۆر جار توێژەران بەدوای ئەماگەڕن کە لە ناو ڕیسەرچی زمانەوانی کارێکە ئەبێ نەڵ هایپۆتەسیسێکە بێ بەڕێزان وەکو گریمانەی وەکو لە سەداسەد نابێشتی وایە ینی وەکو یاسان نییە کە نەڵ هایپۆتەسیسە بێ بەڵام عادەتەن یەکش زۆر گرنگە فقط ئەوەی کە سەلماندنی شتێک گرنگە کە بە پۆزیتیڤی بێ سەلماندنی ئەوەشی کە شتێک نەگەتیڤە هەر خۆی بۆ خۆی توێژینەوەیکی باشە لەبەرەوە ریسەرچ هایپۆتەسیس دەبێ لەو دایرێکشن بێ نەن دایرێکشنەڵ بێ یان نەڵ هایپۆتەسیسە بێ ئاساییە بەڵام ئاگات لێبێ کە شتێک بێ بتوانێت تێست بکرێ نەڵ هایپۆتەسیس زیاتر کەنکڵۆژن ئەیا بەدەستەوە چونکە تۆ لە سەداسەد شتەکەت سفر کردوێتەوە ئەڵێ لە نێوان ئەم دوو شتەیە ڕیلیشنشیپ نییە دوایی کە تحقیقی سەرەکەی بەشێکی کەم ڕیلیشنشیپ هەیە دیسانەوە بێ بە یەکێک لە کەنکڵۆژنەکانێت ڕیسەرچ مەثۆدۆلۆژی ڕێگاکانی ڕیسەرچکردن وەکوتەم لە بواری زمانەوانی و تیچین و لانگویج تیچین و لانگویج لەرنینە کواڵیتیتیڤمان هەیە کوانتیتیتیڤمان هەیە میکسمان هەیە qualitative لێرە تاکی دەکاتەوە لەسەرچی systematic measurement of quantification نمبر و ژمارە و variable و statistic data و ئەوانە زۆر زۆر گرنگە mathematical model و ئەوانە زۆر زۆر گرنگە لە بواری quantitative qualitative تاکی دەکاتەوە لە description لە interaction نێوان دوو کەس دوو شت دوو بڵین دیاردا لێرە بۆ نمونە ئەکرێ دیسکەڤەری بێ ئەکرێ ئەنەلایزی دەیتا بێ ئەکرێ بوێ بە بناغەیەک بۆ ئەوی سیریەک لە مستەقبەلە لێ دروست بکرێ هەرچەنە ئێمە وەکوتم لە زمانەوانی کارێکیە هەدەفمان زیاتر وەڵامدانەوەی و کێشەیەکی واقعیە وەک لەوەی کە بمانەوێ پۆستیولیتی سیریەک بکەین کۆمەڵێک ریسەرچ استراتیژیمان هەیە کە زۆر زۆر گرنگن دوای مەثۆدۆلۆژی سێدانە لێرە وەکو لە زمانەوانی کارێکیە زۆر بەناوبانگن باسییانەکەین عەفو لێرە دووبارە بۆتەوە کەیس ئێتنۆگرافیکەڵ ئێکسپەریمەنتەڵ لەگەڵ کەیس ستەدی سێهەمە ئێمە ئەم سێ جۆرە استراتیژی ئەمە بەڕێزان ئەم وشانە زۆر گرنگن کە لێرە بەکاریان هێنینەوە ئەوانن کە لەناو فیلدی زمانەوانی کارێکیە پێوترێ جاڵگنی زمانەوانی کارێکی ریسەرچ استراتیژی ئەتنۆگرافیکەڵمان هەیە ئێکسپەریمەنتەڵمان هەیە کەیس ستەدیمان هەیە ئەتنۆگرافیکەڵ چییە؟
ئەگەر ریسەرچ بڵین استراتیژیەکەمان ئێتنۆگرافیکەڵەوەی ئێمە ئۆبزەروێشنی هەندێک کۆمەڵی خەڵکەکەین لە ڕووی ژیانیانەوە ڕۆژانە چۆن ئەژین، چۆن ئەخوێنن، چۆن فێرە بن، چۆن بڵین وانە ئەڵێنەوە، ئەوانە هەرزوو هەمووی بڵین چۆن تەعامل لەگەڵ یەکتریاکەن، ئینتەراکشنیان چییە، ئەمانە ئێتنۆگرافیکەڵن. ئێتنۆگرافیکەڵ ڕێگایەکە زۆر جار ڕیلێشنشیپی نێوان کەڵچەر و سۆسایەتی دەرەخات، تەبەقێک لە مجتەمەع وەرەگری توێژینەوەی لەسەرەکەی جا جای لە بواری زمانەوانی کارێکیابێ یا هەر بوارێکی ترابێ بەم جۆرە توێژینەوە کە لەسەر تەبەقێکی کۆمەڵگا ئاکرێ پێوترێ ئێتنۆگرافیکەڵ. ئەوەی دووهەم ئەکسپەریمەنتەڵە، هەمووەکو بڵین توێژینەوەیەک وایە ئەکسپەریمەنتێکە بڵین ئەیکەی لەسەر ئەکسپەریمەنت چییە، ڕێگایەکە بۆ ئەوەی کە بزانی ڕێگایەک بڵین کە بزانی ئایا دوو شت پەیوەندیان چۆنە، پەیوەندی باشیان هەیە لەگەڵێکە، پەیوەندی خراپیان هەیە لەگەڵێکە، پەیوەندیان هەیە بەیەکەوە یا پەیوەندیان نییە بەیەکەوە. ئەم جۆرە توێژینەوانە دائما ئێمە ڤاریبڵمان هەیە، ئیندیپندنت ڤاریبڵ و دیپندنت ڤاریبڵ. ئیندیپندنت ڤاریبڵ چیە؟ ئەوانن کە بەتەنیا ئێستا لەو تایتڵی کە من باسم کرد بۆ نمونە سەلف ئایدنتیتی ئیندیپندنت ڤاریبڵەکە توێژینەوەکە لەسەر ئەوەیە. دیپندەکە چیە؟ بۆ نمونە EFL لێرنەرە لە کوردستان ڕیجنە، ئەوانەی کە ئەکرێ گۆڕانکاریان هەبێ تیاە بکرێت. ئێمە بەڕێزان ئیندیپندنت ڤاریبڵ بابەتی فۆکەڵ پۆینتی توێژینەوەکەیە، بابەتی فۆکەڵ پۆینتی توێژینەوەکەیە. ڤۆکابولەری لێرنینگ استراتیژی لەو تایتڵی کە پیشاندان ئیندیپندنتە. دیپندنت چیە؟ ئەوانەی کە ڕەفتیان هەیە بەم بابەتەوە بە EFL لێرنەر بۆ نمونە. اینجا تریتمنتیشمان هەیە. تریتمنت چیە لێرە؟ عادەتەن ئێستا زیاتر بڵێن لە کۆنترۆل گروپمان هەیە و ئەکسپەریمەنتەڵ گروپمان هەیە. ئێمە کۆنترۆل گروپمان هەیە. ئەکسپەریمەنتەڵ چی؟ ئەوەی کە ئەکسپەریمەنتەکەی بەسەراکەین. کۆنترۆل گروپ ئێمە خۆمان کۆنترۆلمان کردو بە جۆرێک لە جۆرەکان دایرێکتانەکەین بۆ ڕێگایەکی جیاواز. دایمەن مقارنەی ئەم دوانە ئاکەین، مقارنەی کۆنترۆل گروپەکەین لەگەڵ ئەکسپەریمەنتەڵ گروپە، جیاوازیەکەمان بۆ دەرەکەوێت. هەنێک کەس هەیە بەڕێزان ئەکسپەریمەنتەکەی لەسەر ئەوەیە کە شتێکی ناتشۆڵ بێ، ینی بڵێ هیچ ڕێگایەکی وانەوتنەوە هەڵەبژێرم، گرامەر بۆ نمونە ترانسلیشن مێثۆدۆلۆژی هەڵەبژێرم، تەطبیقەکەم بەسەر کۆمەڵێکە، دانێکی تریش بە کۆمیونیکەتیڤ هەڵەبژێرم، دانێکی تریش هەر بە هەر طریقەیەکی ئاعتیادی دەرسیان پێڵێمەوە. گروپێکمان هەیە ئێمە وکوتمان کۆنترۆڵە، ئەمە کۆنترۆڵە ئەکرێ هیچیان پێ نەکەین، هەر کۆنترۆڵە فەرقی نییە. ینی هیوادارم ئەو مەسەجە بگات کە ناکرێت تۆ کاڵین کۆنترۆڵ من بەسمانەوە نییە کە کۆنترۆڵیانکەین بە هەر دایرێکشنێک بڕوا، ئەکرێ وابێ، بەڵام ئەکرێ هیچیان پێ نەکەین دیسانەوە هەر ئەو پیانەوترێ کۆنترۆل گروپ. ئەکسپەریمەنتەڵ گروپ ئەوەیە کە ئێمە شتەکەی بەسەر تەطبیقەکەین بۆ بزانین کاریگەری ئەو شێوازی وانەوتنەوەی ئێمە هەمانە تا چ ڕادەیەکە. کەیس ستەدیمان هەیە زۆر 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 کۆمۆنە لە عالەمی زمانەوانی کارێکیە ئەم جۆرە لەسەر کەیسێک توێژینەوە ئەەکەی، فۆکەسێکی لەسەر بۆ نمونە تەنها گروپێک خەڵک یا کەسێک شخصێک ئەکرێت تەنها لەسەر یەک شخص پێ زۆر زۆر ئاساییە. عادەتەن لێرە زۆرتر ئەکسپەکتیشن ئەوەیە کە تۆ بزانیت جیاوازی ئەم کەیسە چیە لەگەڵ هاوڕێکانی، جیاوازی ئەم کلاسە چیە لەگەڵ هاوڕێکانی، و جیاوازی ئەم زانکۆیە چیە لەگەڵ زانکۆکانی هاوشانی، ئەمانە وەکو کەیس وەرەگرین. ئەم جۆرە استراتیژە پیانەوترێ زۆر زۆر کۆمن، پێوتێت کەیستەدی زۆر زۆر کۆمنە لە بواری زمانەوانی کارێکیە. ئەوەی کە هەیە بەڕێزان لێرەوە ئەبێ زۆر زۆر ئاگاد لەوە بێت کە کەنکلوژن کە کەیسێکەکەی تۆ نابێم کەیسە جەنەرەڵایزکەی بەسەر کۆمەڵێکی زۆر خەڵکا بڵێ ئەم کەیسەی من هەموو کلاسەکە وایە، هەموو زانکۆکە وایە، هەموو هەرێمەکە وایە، شتیوەمان نیە بتوانین لە بواری زمانەوانی کارێکیە ئەم جۆرە جەنەرەڵایز دەبڵێت تێ بکەین. ئەوەی کە باسمان کرد لەم ماوەیە هیوادارم
هیمداد لە کاتەکەی خۆیان تەواوم کردبێ تەنها ئەو سێ خاڵی کە ویستمان فۆکەسکەینە سەری سروشتی توێژینەوە لە بواری زمانەوانی کارێکیە ڕێگاکانی توێژینەوە بڵین لەگەڵ استراتیژەکانی کە بتوانین توێژینەوەی لێسەرکەین. طبعا لێرە من کۆتایی بە من بابەتە ئێنم هیوادارم کۆمەڵێک پرسیاری دروست کرد بێ لانەکەم کۆمەڵێک شتی بیری بەڕێزان هێنابێتەوە بەشی دووهەمی زیاتر ئەچینە ناو مێتۆدۆلۆژی ئەچینە ناو شێوازی کۆکردنەوەی داتا تحلیلکردنی داتا ڕێگاکانی داتا چۆنێتی دروستکردنی چۆنێتی کنکلوژن بڵێن دەرئەنجامگیری لەسەر ئەساسی ڕیسەرچ کۆشنەکانی کە هەمانە هیوادارم سوودێکی گەیاندوێ بە بەڕێزان و من لە خزمەتانم پرسیاری شتێکە بێت دەست و چاوت خۆش کاکتۆرزانە زۆر سپاس بۆ پابەندبوون بە کاتەکە تەواوە سعات 5 ئێستا 25 خۆلک بە پێشە بۆ پرسیار و وەڵامەکان مەجموعەیەک پرسیار و دەستخۆشی هاتووە لە چاتەکە ئەگەر لە کەسێک بێوێ قسە بکە دەتوانین دەست و چاوت خۆش بێ. ئەو قسانەی کاکتۆر زانا باسی کرد ڕاستە تەوەری سەرەکی ئەمە گوتمان زمانەوانی کارەچیە بەڵام توێژینەوەی زانستی بە گشتی هەندێک بنەمای گشتی هەیە هەندێک پرەنسیپ هەیە لەسەر هەموو دەکرێت لەسەر هەموو پسپۆڕێک جێبەجێ بێت بۆ نمونەشتە گشتیەکانی کە ئەو چوارچێوە فکری و یان چوارچێوەی تێگەیشتنت بۆ هەر توێژینەوەیەک تۆ دەبێت خۆت یەکلا بکەیەوە لەگەڵ کامەیانی هەروەها بەڕاستی توێژینەوە لە بوارە جیاجیەکان شتی هاوبەشی زۆرە وەکو گوتمان جیاوازیشی هەیە بەڵام هاوبەشەکانیشی زۆری تێدایە. من سوپاسی کاکتۆرزانە دەکەم کە ئێمە لەبەرەوەی شتەکانمان دابەش کردو بۆ سەر 2 ڕۆژ تکایە بە پرسیارەکانتان یان سەرنج و تێبینیەکانتان پەیوەست بێت تەنها بەو بەشەی کە ئەمڕۆ باسکرا چونکە ئەکیدم ئەگەر پرسیار بکەین لەسەرەوەی بەیانی جواب دەدرێتەوە کاتی تر دەبێت. بەڕاستی پرسیاری گشتی زۆر هاتووە یەک دووەک من وەرم گرتووەیە کە چەند نازنین مەناف باز لە ڤێربەڵ ریپۆرت دەکات کە یەکێک لە ئەو شتانە بوو باست کرد دەڵی ڤێربەڵ ریپۆرت چیەوە بزانم دوایی کەسێک بەناوی بەیانیش هەمان پرسیاری کرد بەڵام لەوێدا دوایی مامۆستا هێمن عادل جوابی داوەتەوە ناوی مەزدەڕێکی نووسیوە دەرێ ئەگەر بۆ زانیاری زیاتر دەربارەی ڤێربەڵ ریپۆرت سەیری مەکایەن گاس بکە کە سەرچاوەیەکی بەردەستە دەتوانی بۆ زانیاری زیاتر سەردانی ئەوێ بکەی بەڵام ئەگەر دەتەوێتیشی بخەیە سەر ئەو بابەتە ڤێربەڵ ریپۆرت کاکتۆرزانە بە کورتی هەتا دواتر ئەو بەڕێزانە هەڵدەبژێرین کە دەستیان بەرز کردێتەوە. کاکتۆرگیان زۆر بە کورتی ڤێربەڵ ریپۆرت لە هەر جۆرە ریپۆرتێکە کە تۆ ئینڤستیگەیتی بابەتێکەکەی بۆ نمونە پرسیار لە کۆمەڵێک کەسەکەی بەپێ ئەو ڤێربەڵ بەپێ ئەو تەجربەی کە خۆیان هەیەە ریپۆرتێکن ئەوان چۆن بۆ نمونە شێوازی وانەوتنەوەی مامۆستایەک ئەگەر بتەوێت ڤێربەڵ ریپۆرت بەکاربێنی تۆ پرسیار لە مامۆستاکە کە ئەڵێی مامۆستا بەڕێستان چۆن وانە ئەڵێنەوە ئەوش ڕێگاکانی خۆی پێڵەیە بەم شێوازە ئەچی بە خوێندکارەکانی لە قوتابەکانی ژەپرسی کە چۆنە ئەم شێوازی وانە وتنەوەی کە تۆ دیپێن دەکەیت لەسەر چی ڤێربەڵ ریپۆرت ینی تۆ خۆت واقعان نەچوتە لەناو کلاسەکەەوە تێستێکرد نەکردووە تەنها پشت بەچیە بەسی بەو ریپۆرتە بەسی کە بە شەفەهی لەلایەن مامۆستایان و قوتابیان و خوێندکارانە وەرەگرت زۆر بەکورتی ڤێربەڵ ریپۆرت دەستت خۆش بێ. کاک ئیبراهیم عەزیز دەڵێ ئایا هەموو کات پێویستە لە ناو تایتڵ هەر ئەو سێ پرسیارە وەڵام بدرێتەوە بە تایبەتی ئەو باس لە هاو دەکا ینی هاواتە جۆری توێژینەوەکە ئایا پێویستە هەموو جار لە ناو تایتڵی پرۆژەکە هەبێ یان نە؟ کاکتۆرگیان سکێڵی بەڕێزان سکێڵی توێژینەوەکە زۆر گرنگە ئایا تۆ بۆ وەکوتم جۆرنال پێپەرێک ئەەکەیت پێپەرێکی بۆی پەبلیشی بکەیت لە جۆرنەڵێک یان تڕۆحەیەک ئەنووسی ئەوە خۆی یەکێکە لەو شتانێک کە قەرارەدا لەسەرەوەی کە هاوەکەی تایە ئەگەر لە تایتڵیشانە بێت لە سکۆپا لە ناوەوە ئەبێ هەر ئاماژت پێکرد بێ طبعاً جۆری پێپەرەکە تەسیری هەیە کاکتۆر. زۆر باشە بەڕێزێکی تریشە لەسەر ئەو هاوە دوایەگە تیشتی بخێنە سەری باز بە سێ کەس لەوانە وەرگین کە دەستیان بەرز کردێتەوە کاکتۆر ئەگەر سێ کەس وەربگرنیان پرسیار لەبەر کاتەکە.
کاکتورگیان بەدڵی خۆت من ئینوسم ئاسایی ئەگەر سێ کەسیش بێ زۆر پێ ئاسایی کەس ئێستا ڕامان مامۆستا ڕامان لە مێژە دەستی بەرز کردوەوە دوایی کاک دلێر دوایی هۆنیا ڕەشید ڕامان فەرمو ڕامان خان ئەم کاتتان باش باز بە سەریعی پرسیارەکە بکەم بۆی کات نەگرم دەستی خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بەس لە شتێک تێنەگەیشتم زۆریش بەلامەوە گرنگە هەستەکەم بۆ هەموو زۆر گرنگ بێ دیپندنت ڤاریبڵ و ئیندیپندنت ڤاریبڵ زۆر لی تێناگەم دەست خۆش گەیشت مامۆستا کاک دلێر عەبدوڵڵا ئەحمەد کاک دلێر فەرموو کاک دلێر دوای دەستخۆشیمان بۆ جەنابی دکتۆر زانا دکتۆریان لە بابەتی اختیاری مۆزوعەکە کاتێ بابەتی هەڵەبژێری بەڕێزەوتت بابەتەکە وەکو بڵێ سەرنجڕاکێش بێ لای خەڵک جێگە بگرێ بە بۆچوونی من ئەو شتانەی کە کێشەیە لە ناو بواری فێربوونە کێشەکەش تا ڕادەیە گشتیە یاخود زۆرینەی ئەناڵێنن بەدەستێەوە ئەو بابەتانە پێش بخرێ باشترە وەک لەو بابەتانەی کە کەمینەیەک بووە بە کێشیان تەمەەن لە کۆمەلگاگە بۆ کۆمەلگایەک ئەگۆڕێ بەزمە بەستم لەو چینەی ئێمە توێژینەوەیان لە سەرەکەین پێشتر چاودێری بکەین ئەو بابەتانی یان ئەو کێشانی کە زۆرینەی گرتوتەوە ئەو کێشانە چارەسەر بکەین و ڕیسێرچیان لەسەر بکەین هەستاکەم یعنی باشتر چۆنەڵێ دەست خۆش بێ خۆش بێ زۆر سپاس ئەوەی تر گوتمان هۆنیا ڕەشید هۆنیا خان فەرموو زۆر سپاس دکتۆر زاناگیان من پرسیارێکم هەبوو لەسەرەوەی کە خۆت وتت ریسێرچ لە فیلدی ئەپلاید لینگویستیکس عادەتا ئێمە پرسیارێکمان هەیە و یان پرۆبلەمێکمان هەیە ئەمانە ئەو پرسیارە یعنی وەڵامی ئەو پرسیارە بینەوە یان هیچ نەبێت سەجەشنەیەکی بۆ بکەین ئایا ئەمە ئەوە گەێنێ کە هەموو ریسێرچێک لە ئەپلاید لینگویستیکسە دیداکتڤە واتە ئێمە پێشتر بڵێ ثیۆریەکە هەیە دەوێت ئەو ثیۆریە بسەلمێنی بیچەسپێتنی یاخود ئەکرێ لە ئەپلاید لینگویستیکسە مێثۆدی ئیندەکتیڤیشمان هەبێت بمانەوێت ثیۆریەک دروست بکەین ئەگەر هەیە گرنگی ئیندەکتیڤ ریسێرچ لە ئەپلاید لینگویستیکسا چییە؟ دەست خۆش زۆر سپاس کاکتۆر زانا ئەگە سەرەتا ئەو سێ پرسیارە تشتی بخەیە سەر بە کورتی دوای دەچینە لای ئەوانی تر زۆر سپاس مامۆستا ڕامان بەڕێزان ئیندیپندنت ڤاریبڵ دیپندنت ڤاریبڵ ئیندیپندنت فۆکەڵ پۆینتی ریسێرچەکەتە هەر تایتڵێک تۆ ئینڤستیگەیتی ئەەکەیت ئەوەی کە لەو ناوشانی پیشانمدان بۆ سایکۆپراگماتیک ستەدی ئۆف سەلف ئایدنتیتی ئۆف EFL learners لێرە من ئینڤستیگەیتی سەلف ئایدنتیتی یەکەم ئەمە ئیندیپندنت ڤاریبڵە کە فۆکەڵ پۆینتی بابەتەکەمە دیپندنت چییە؟ ئایا لە چ ڕوویەکەوە من ئینڤستیگەیتەکەم کێ ئینڤستیگەیتەکەم من EFL learnerم هەیە من یونیڤرسیتی ئۆف سلێمانیم هەیە یا کوردستان ڕیجنم هەیە ئەو بابەتانی کە قابلی گۆڕانکارین ینی بەڕێزان بۆ نمونە ئەلێرە سەلف ئایدنتیتی ئەکرێ لە وڵاتێکی تریش بێ ئەکرێ لە قۆناغێکی تریشا بێ ئەوانە قابلی گۆڕانکارین ئەوانە پیانەوترێت دیپندنت ڤاریبڵ بەڵام تۆپیکە ئەسڵەکەی کە هەمانە ئیندیپندنت ڤاریبڵە کە سەلف ئایدنتیتی هیوادارم مەسەجەکە گەشت بێت مامۆستا دلێری بەڕێز دەست خۆش بێ ڕاستەکەی فعلەن و کێشانی کە زۆرینەی گرتوێتەوە پرایۆریتیان پێ بدرێ بەڵام دیسانەوە لە ڕیسێرچ بۆ ڕیسێرچ تر ئەگۆڕێ بە تەئکید مامۆستا هۆنیاگیان ئیندەکتیڤ هەیە لە ئەپلایدا بڵێ بەڵام زۆر کەمە چونکە وەکوتم هەدەفی ئەپلایدەوە نییە کە پۆستولیتی ثیۆریەک بکە بەقەدەوەی کە وەڵام بۆ کێشەیەک بدۆزێتەوە لەبەرەوە فعلەن ئەکرێ ئیندەکتیڤ بێ بەڵام after a bunch of research ینی مەجموعەیەکی زۆر ریسێرچ ئەکرێ اینجا لەوانە شێرین پۆینتیان بۆ بدۆزێتەوە بتوانرێ ئیندەکتیڤ دەرچێ ئەگینا زۆربەی دیدەکتیڤە بێت ئەلو دەست خۆش کاک دکتۆر زانا پرسیارێک لە فەیسبوک لایڤەکە هاتیە بە کۆمنت دەڵێ what is the most appropriate way to analyze pilot testing or pre-test pilot testing of pre-test کاک هێمن عادل گونجاوترین شێوە بۆ شیکردنەوەی pilot test لە pre-test ئەو های نووسە لە فەیسبوکەکە
دیلان سەردار ئەگەر دەتەوێت قسە بکەی فەرموو مایکەکەت بکەوە. سڵاو دکتۆریان سلااو ئەوە دوو پرسیارم مەبوو. پرسیار یەکەم ئایا دەتوانی تۆپیکی چۆم لای ڕەبتی زمان بۆ دەستکەوتنی ئیش و بەهێزکردنی ئابووری ئەتوانی ئەوە لە بابەتی زمانەوانە ڕیسەرچی بۆ بکەی؟ گەیشت مامۆستا پرسیارەکەی تریشم ئەوەیە کە لە ڕیسەرچەکان میتۆدۆلۆجیەکانە کەی سەدی لە هەمویان ئاسانترەوانە؟ زۆر باشە پرسیارەکان دەکەین بزانین دکتۆر چ دەڵێ. ئەوە دوو پرسیار بوو بەس کابراهیم پرسیارێکی تریشی کردووە دەڵێ ئایا پێویستە هەموو کات جووری مەمبەرمان هەبێ بۆ پێداچوونەوە بە ئایتمەکانی هەر ڕاپرسیویان کوێشنێرە یاننا ئەگەر ئەوانە ئەو سێ پرسیارە بەیەکەوە جواب بدەین. بەڵێ کاکتورگیان وڵی ئەوەی یەکەمان زۆر وازە نەبوو کە پایلۆت و پلیتست مەبەستی چیە پایلۆت بەڕێزان هەر ڕێگایە کە بۆ توێژینەوە ئەسلەکە بەکاری هێنی بۆ نمونە توێژینەوەی پەیپەرە یان ماستەرە یان دکتۆرایە ئەبێ هەمان ڕێگەش لە پایلۆتەکە بەکاربێنی ناکرد ڕێگەکان جیاواز بن چکوێتەوێت تۆ بۆ دەرکەوێت کە بزانانی ئەم ڕێگەی تۆ گرتوتە ڕێگەیەکی ڕاستە یا ڕاست نییە لەبەرەوە هەمان ڕێگای توێژینەوە ئەسلەکە ئەکرێ ئەبێ بەکاربێنی بەڵێ هەمان ڕێگای توێژینەوە ئەساسیەکە بڵێ بۆ جووری مەمبەر بەڕێزاندای من باشترە عادەتەن ئێمە زۆر ڕێکۆمەندیەوەکەن ڕێسەرچەر بەتەنیا خۆی حکومنیە لەسەر شتەکان لەبەرەوە زۆر گرنگە بەڵێ جووری مەمبەر هەبێت حتمما بە قوتی ئەکات حتمما کۆمەڵە بڵێن سەرنج و تێبینی تێنێ کە زیاتر بابەتەکە دەوڵەمەندترەکە. مامۆستا دیلان زمان و ئابووری بەڵێوەکرێ بابەتێکی زۆر باشی توێژینەوە بێ بۆنا کەیستەدی ئاسان بێت ئاسانترین بێ نەخێنەوە وەڵام مەرج نییە جاری وایە کەیستەدی ئەوە نەقورسە لە بابەتەکانی تر زۆر زۆر ناڕەحەترە لەبەرەوە شەرت نییە بەڕاستی کەوتۆ لەسەر تۆپیکەکەی کە تۆ توێژینەوەی لەسەرەکەی توێژینەوەی لەسەر زۆر باشە. بەڕێزان وەکو دکتۆر زاناش باسی کرد زۆر گرنگە لە سەرەتای توێژینەوە ئەتۆ مەبەستی توێژینەوەکە دیار بێ عادەتەن توێژینەوە بۆ سێ مەبەستی سەرەکی دەکرێت با بڵێن ئامانجی سەرەکی هەبێ یەکێکیان ئەتۆ کلێنێک بدۆزیەوە بتەوێت پڕی بکەوە کلێنێک هەبێ بەپێی ئەو خوێندنەوەی کە کردوتە بۆ توێژینەوەکانی پێشوو لە بوارێکی دیاریکراو هەوڵ بدەیت بەو توێژینەوەی خۆت پڕی بکەوە پرسیارێک هەبێ بتەوێت جواب وەڵامی بدەیەوە کێشەیەک هەبێ بتەوێت یان سنووری کێشەکە دیاری بکە یان ئەگەر پێت بکرێ ڕاستپاردەی چۆنێتی چارەسەرێک بکەی ینی ئەوە زۆر گرنگە بۆ دەستپێک بەڕاستی. شادیار ئەحمەد دەڵێ can you divide the strategies of research for all the three different degrees BA, MA and PhD؟ کاکتۆر زانە ئەو پرسیارە هاتووە. ئەوەی تر من پرسیاری تر نابینم بەڵێ بەختیار عەبدوڵاش دیسان هاتۆتە سەر هاوەکە دەڵێ in formulating research topics what, who, how ئەوە هەرسێکی گرنگە I need a little bit more explanation about the how. ئەگە دووبارە تیشتی بخەیە سەر بەشی هاو لە تایتڵەکە زۆر باش دەبێت ئەو دووەت وەڵام بدەیە. کاکتورگیان بەنسبەت ئەوەی کە لە ئاستێکابوون بۆ بەکاردن وێزیان ماستەریان دکتۆرا استراتیژیەک ئەکرێت بۆ هەر لێڤڵێک بەڕاستی هەر استراتیژیەکان بەکاربێن شەرت نییە بڵێن کەیستەدی بۆ بەکاردرۆسایان ئەوی ترێن ئێتنۆگرافیگەڵ بۆ ماستەر وانە ئەوە قەرار نادا بەڕاستی ئەکرێت لە هەر ئاستێکا بێت هەر جۆر استراتیژیک پەیڕەوکەی زۆر زۆر ئاساییە. بەڕێزان بەنسبەت هاوەکەوە ئەوە من وەکو باسم کرد لە تایتڵا ئەتۆ کۆمەڵێک پرسیاری ئەساسیت وەڵامەیەیتەوە هەتا پێت بکرێت وت ئەوە هەر زۆر زۆر ئەساسیەکە تۆ ڕیسەرچ لەسەر چیەکەی و لەسەر کیەکەی و چۆن ئەیکەی هەتا پێت بکرێت بە ئەمانە هەبێ هەر پێت نەکرا لە تایتڵەکەیە هاوەکەت نەبوو ئەبێ لە ناوە هەدبێ ینی یەکێکە لە سکۆپەکە ڕەنگە باسی بکەی یان لە ئەدۆپتد مێتۆدۆلۆجی بەڵێ شەرنی لە ناو تایتڵەکەیە هەدبێ بەڵام ئەگەر بتوانانی جێگەی بکەیتەوە بە تاکید باشتر. پرسیارەکەشانەرەوە بوو ئایا مەرجە و بزانام کاگبراهیم بوو ئایا مەرجە هەر لە ناو تایتڵ هەبێ مەرجی سەرەکی نییە بەڵام ئەگەر هەبێ ڕەنگە ڕوونتر دەبێت. ئەکید کاکشوان ڕەوف بفەرموو کاکشوان دەست بەرز کردێتەوە. کاکشوان
شوان ڕەوف لای ئێمە نووسراوە مایکەکەت بکەوە پرسیارت بکە فەرموو دکتۆریان دەنگ وەگات بەڵێ جا زۆر سپاس سەرەتا دەستخۆشی بۆ دکتۆری بەڕێز بەڕێز کارێک من لە کاک گورزانە هەبووەڵە کاتێ تۆ ریسێرچێکرد لەواتە بەحسێکرد لایە چ کەسێک بڕیارەدا کە ئەم بەحسە ڤالیدای خود ڕێلایە بڵەواتە ریسێرچەر خۆی بڕیارەدات هاوکەم و دەستان خۆش دەستت خۆش بێت زۆر سپاس کاک هێمن عادل کاک هێمن ئەگەر خاوەنی پرسیارەکەبی زۆر باشترە مامۆستای من فەرموو سڵاو بە ڕێزان دەست خۆش بێ کاک دکتۆر زانە زۆر سپاس وەڵایی ئەو پرسیاری کە پێشتر من ناردە بووم لە ڕێگای فەیسبووکەوە مەبەسم لەوەیە کاتێک کە تۆ تێستی تەلەبەکان کە پریتێست و پۆستێستت ئامادە کردووە پێش ئەوە پایلەت ستەدیەکەی ئایا بۆ ئەوەی کە پایلەت ستەدیەکە ئەنەلایز بکەی بە شێوازێکی گونجاو ئەکرێت مانیوەڵ نەبێت بە SPSS بە چ ڕێگایەک ئایا بە two tailed analysis یان one tailed یان ڕێگایەکی تر گونجاوە و سەردەمیانەیە ئەزیێت نەبێت دەستت خۆش بێت زۆر سپاس مامۆستای من بەهرە با بەهرەش وەرگین بەهرە فەرموو شەوتان باش دەستخۆشی لە هەمولاتەکەم هیوا سەرکەوتن بە دکتۆر زاناشە خوازم دکتۆر گیان لە کەیستەدیەکە عەدەدەکە ئەبێت چەند کەس وەرگری یعنی لیمیتە یاخۆر ئەنلیمیتدە ئەنجا لە کاتی کە تۆ مەسەڵەن هاپۆستێک هەیە ئەتەوێ بۆ نمونە کە تۆ باسی shortcoming of the listening and speaking ئەەکەی ئەو کێشەی کە هەتا ئەمە کێشەیەکە کە زۆربەی تەلەبەکانی سەرەتا هەیەە بە کارهینێکی لەسەر ئەەکەی ریسەرچێکی لەسەر ئەەکەی ئەو کۆشنەرە کە ئەەکەیت و ئەناڵزێکی باشتر کە پاڵەت تێستەکە لەسەر چەند کەس بێ عەدەدەکان چەند بن و لە هینەکەی کە بڵێن بڵێن کۆشنە ئامەکە بۆ چەند کەسێکە بێ دەست خۆش سپاس دەستت خۆش بێ زۆر سپاس پرسیاری ئەخیری گوتمان ئەگەر کاکتۆزانە بە ڕوخسەتت بەیانی زیاتر باسی پۆپیولەیشن و سامپڵینگ دەکا بەڵام ئەگەر هەر بە کورتی تیشی بخاتە سەر کێشەنێ کاکتۆرگیان بەنسبەت کاک شوان ڤالید و ڕێلایەبڵ کێ بڕیاری لێدا ڕیسێرچەر وڵا خۆگە ڕیسێرچەر بێەوە خۆی هەر لە ڤالید و ڕێلایەبڵە مامۆستاکیانە بێ ئەو مێژەرمەندانەی کە کردوێتی لەناو پەیپەرەکەی قەراری ئەوە دەنەبێ کە سیرەکەی تۆ بزانانی فعلەن ئەو مێژەرمەندانە مێژەرمەنتێکن کە ڤالید بن کە ئایا ئەو تحقیقی ئەو کێشەی بە تەواوی کردووە هەموو لایەنەکانی دەرخستۆ لایەنە ئەرێنەکانی لایەن نەرێنیەکانی نقطەی زۆعفی نقطەی قووەتی یعنی بەڕاستی ناکرێت ڕیسێرچەر خۆی بڵێ من ڕیسێرچەکەم ڤالیدە یان ڕێلایە بڵە فەقەت ئەوەی کە هەوڵ باتە بیسەلمێنێ بۆ خوێنەر کە خوێنەر قەناعەت بکە کە ئەوە ڤالیدە یان ڕێلایە بڵە مامۆستای منی بەڕێز وەکوتم پایلەتەکە ڕیسێرچێکی بچووکە هەر شێوازی ئەنەلایزەکەی ئەبێ دیسانەوە هەمان شێواز بێت کە بۆ توێژینەوە گەورەکە ئەیکیت ینی کە بۆ بەحسی ماستەرەکە یا بەحسی دکتۆراکە ئەیکیت ئیتر SPSS بەکارێنی ئانۆڤا بەکارێنی JMP هەر شتێکی تر بەکارێنی چووکە سام وەکوتم پایلەتەکەی کە تۆ کردوتە سامپڵێکی بچووکی توێژینەوەکەیە هەمان ئەو ڕێگایانی توێژینەوە گەورەکە ئەبڕیت بۆ ئەوەی سەلامەت بێ بەس ئاگاتان لە یەکشە دوێ بزانەوە مامۆستا بەهرەش پرسیاری کرد نابێ ئەو داتای پایلەتە لە ناو پەیپەرەکەی هەبێ بەڕێزان لەبەرەوە تۆ لەوێ ئایدنتی نووسینەکان ئەزانیت ینی خۆت بە ئەنقەس هەڵبژاردووە ئەو خەڵکانە ئەو داتایەکی ڕێلایەبڵ نابێ چونکە خۆت بڵێن تهدیدت کردووە کە کێیە تارگێتت کردووە اینجا ئەشزانی کەسەکان کێن ئایدنتیتیان وازە هەبووە تۆ لەبەرەوە زۆر ئاگاتان لەوە بێ پایلەت بۆ ئەوەیە کە بتخاتە سەرسکە کەیستەدی ژماریان چەند بێ مامۆستا بەهرە وڵاکرێ کەس بێ کرێ مجتەماع بێ کرێ گروپێک بن زۆر ئاسایە ژمارە هیچ تهدید نەکراوە لە کەیسا گرنگەوەی کەیسە ئاگات لەوە بێ سروشتی کەیسی ئەکرێ بەس زۆر گرنگە تۆ کەنکلۆژنەکە جنرالایز نەکەی بڵێ ئەمە بەسەر هەموو شتەماعات تەطبیقەکرێ نەخێر تەنها بەسەر ئەو کەیسایە کە تۆ تحقیقەتیا کردو زۆر باشە دەستخۆش کاک دکتۆر کاک هاوکار ئەکرەم شتێکی نووسیوە لە چات بۆکسەکە which approach does document review relate to document review تا ئێستا کەسی تر دەستی بەرز نەکردێتەوە ئەگەر ئەو پرسیارە وەڵام دەیەوە چاوەڕێ دەکەێت
کاک هاوکارگیان کەوتۆتە سەرەوەی کە چۆن ڕێڤیوەکەی ئایا تۆ دۆکیومنتی تۆ داتای ژمارەی تایە ئەرقامی تایە ئەتەوێ ئەرقامەکان دەرکەوێ مقارنەیەکەی یان بڵێن کوالیتیتیڤ دەیتایە تایەتیە لەبەرەوە ئەکری کوالیتیتیڤ ئەکری کوانتیتیڤیش بێ بەپێی ئەوەی کە خۆت ئەتەوێ چۆن ئەپرۆچی بکەیت. زۆر باشە. کاگیبراهیم پرسیارێکی تری ناوزە دەرێ ئاخیر پرسیارمە کێشەمان نییە کاگیبراهیم. Agar say variable man have, if we will have 3 variables, then there would be something long, right? Around 20 words. Is it possible to reach 20 words for a title? Like say variable man have ranga title كديرو دريج به رanga بقاته 20 وشيك برايتو هيت ليميتي شي دياري كراو هي بوجماري وشكان لتايتل. کاکتۆرگیان هیچ یاسایەک نییە بەڕاستی لە توێژینەوەیە بە تایبەتی لە زمانەوانی کارێکیا کە بڵێ توێژینەوەکەت ئەوە نەبێت. طبعاً زۆر گرنگە کە تایتڵەکەت وشێ ڕەدەندەنتیانە بێ زیادەتیانە بێ شتێکی ناپێویستیانە بێ شتی لاوەکییانە بێ بەڵام هیچ کەس نێ و تۆ ئیلابێ لە 20 کەمتر 25 کەمتر ینی ئەکرێت هەنێ جار ئیشتیهادات کراوە کە کورد بێ باشترە ئەوە بێ باشترە بەڵام باشترە لەنگەوەی کە یاسا بێتایە سێ ڤاریێبڵیش بەڕاستی لە ئاستێکی زۆر باڵایە هەبێ لە توێژینەوەی ئاگینا قورسە بەس بۆ کوژمارەی وشە بۆ تایتڵ هیچ یاستایەک نییە تهدیدی کرد بێت. زۆر باشە. کاک چالاک فەرموو کاک چالاک. کاک دکتۆر زاناکار دکتۆرین باستاوتان لێبێ. وەڵام من یەک تێبینیمدا دروست بووە بەڕێزان لەسەر ناونیشانەکە کە باسی تێسۆڵ ESL ئەکات پێم وا بێوشەی ئەف و EFL ئەکات پێم وا بێوشەی ESLش ئەگەر تیا بێ ڕەنگە هەرفالت بێ چونکە بۆ خۆمان ئەکرێ مەسەرەن زمانی ئینگلیزی بۆ زمانی ئینگلیزی وەک زمانی دووەم نەکبێکانەتەوە بڵێن زمانی عەرەبی ڕەنگە ئێستا چیتر زمانی دووەم نەبێت لە کوردستانە ئەکرێ هەرچەنەوە جێگەی نێقاشە. دووەم کاک دکتۆر زانا پرسیارە یکەم هەبوو لەسەر ڤالێدیتی پێم وا بێ برادران زۆر باسییان کرد. هەندێک هینمان توڵمان هەیە بڵێن پێشتر ڤالێدیتی بۆ وەرگیراوە هەندێک کوێستچنەیەمان هەیە بۆ نمونە پێشتر بەکارهێنراوە و ڤالێدیتی بۆ دەرکراوە پێشتر لەلایەن خەڵکانی پسپۆڕەوە بڵێن ڤالێدیتی بۆ وەرگیراوە. ئایا لەو حاڵەتەیە پێویستەکە ریسێرچەری دووەم کە لەسەر هەمان توڵ ئیشەکایە ئەداپتیەکە پێویستەکە ئەڤژدیسان ڤالێدیتی بۆ وەرگێ لەلایەن کۆمەڵێک پسپۆڕەوە یاخود ئەوەی کە پێشتر کراوە کافیە. زۆر باشە. وەڵام بوون کاکتۆرگیانە چاوەڕێی ئەوەی ترێ بەڵێ بڵێت ئەوەی وەڵام بدەوە تا ئەگەر چالاگیان دەست خۆش بێ و زۆر زۆر سپاس بوو بەنسبەت توڵەکەەوە ئەگەر تاکیید ئەوەی بۆ کرابێ و لەناو توێژینەوەی کە تۆ هێتا بڵێن کۆمەڵێک پسپۆر سلماندی بێت یان و خۆشت هیچ پرسیارێک دەسەر دروست نەبێ زۆر ئاساییەوە بەڵام ئەو کاتە بەڕاستی وەکو ڕیسێرچەر یەکسەر پرسیاری ئەوە کرێ ئایا کەنتریبیوشنی خۆت چییە تۆ چیت کردووە تۆ هیچ زیادە کردو یا تەنها دوتە ئێکس واڵێ وای واڵێ و زێد واڵێ ئەجیناوە کوتر نەوەڵا هیچ کێشەی نیە وتوانی بۆشینەکەی زۆر ئاکاتی. زۆر باشە. زەریا پرسیارێکی هەیە دەڵێ گوتان ریسێرچ دەکرێت بۆ تەڵەبە بیکە مامۆستا بیکە دەتوانن بیکەن بەڵام ئایا دەتوانن پەبلیشیشی بکەن ئەگەر ماستەریشی نەبێ بەدڵنیایەوە هەموو کەسێک دەتوانێت ئەگەر لەو ئاستە بێ بۆ پێوەرانە بێ کە ئەو شوێنی بڵاوکردنەوەیە ڕەچاوی دەکە. بەڵێ وابزانم کۆتایی پێبێنین کاک دکتۆر زانە چونکە ئێستا سعات 10:30 ئەمەش کاتەکەمان سعات 9 دانابوو ئەگەر کەسێک پرسیاری تری هەیە دەتوانین یەک پرسیار ڕەنگە وەربگرین بەڵام وابزانم بەسە بۆ ئەم شەو دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک بۆ ئامادەبوونتان لەگەڵ ئێمە بۆ ماوەی کاتژمێرێک و نیو زۆر سپاس کە دکتۆر زانە بۆ زانیاریە بەسوودەکانت دڵنیام بەیانی زانیاری باشتریش تێدا دەبێ ئەو کاتە ڕەنگە وێنە گشتێکە لە بەرچاوت ڕوونتر دەبێ ئێستا تەنها چەند بەشێکی سەرەتای تۆنێتی ئەنجامدانی توێژینەوە بوو وەکو با بڵێن باگراوندی گشتی ناونیشانەکە دوایی پرسیارەکانی توێژینەوە و گریمانە و لەگەڵ مێتۆدۆلۆجیەکە زیاتر باسکرا بەڵام لە بەشەکانی تر بۆ بەیانی هەڵی دەگرین تاکو بتوانین بە قوڵتر و بە ورتر بچینە ناوە بابەتانە دواتریش
دەرگای گفتوگۆ دەکەینەوە ئەگەر پرسیارێک گشتیش هەبوو ئەو کاتە دەتوانین ئاراستەی دکتۆر و یان ئێمە بکەن تاکو بتوانین بەپێی توانە خۆمان وەڵامەکانتان بۆ دابین بکەین. دووبارە زۆر سپاس کاک دکتۆر زانا، زۆر سپاس بۆ بەشداربووانی بەڕێز هەم لە زووم کە لەگەڵمان بوون هەمیش لە لایفی فەیسبوکەکە کە لە پیجی ئەکادیمیا بەڕێوەچوو ئینشاءڵڵا سبەی لە هەمان کات لە سەعاتنەوە بە هەمان لینک و ژمارە و با بڵێن میتینگ آیدی و پاسکۆدەکە پێویست ناکە دووبارە بینێرینەوە هەمان لینک بەکاردێ بۆ کۆبوونەوەی بەیانیش بەڕێزان. کاکتۆر زانا چیت هەیە لە کۆتایی؟ زۆر زۆر سپاس کاکتۆرگیان، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بەشداربووان و ئینشەڵڵا سبێنێش درێژە بە مناقەشەکانمانە دێت. سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ برادرانی ئەکادمیای مێگامایند مامۆستا شەماڵ فرمێسک خان کاک پشتیوان کە ماندوو بوون لەگەڵ ئامادەکاریەکانی ئەمڕۆ و بەیانیش هەم لە دیزاین و دروستکردنی فۆرمەکان و دروستکردنی گروپەکان و تۆمارکردن و لەگەڵمان بوون تا کۆتایی ئینشاڵڵا بەیانیش لە هەمان کات یەکتر دەبینەوە. دواتر لینکی هەردوو ڕۆژەکە بەیەکەوە بۆتان دەنێرینەوە نەک ڕۆژ بە ڕۆژ بە هەردووچیان بەیەکەوە بێ لە یەک نامەیان لە یەک پۆست بۆتان دەنێرینەوە. دووبارە شەوێکی شاد بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش بە ڕوخسەتی ئێوە کۆبوونەوەکە کۆتایی پێدێن.